ئازان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. شەما عەلی مجایشتی لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر بە هاوکاری هاوڕێم ڕەحمان حسێنزادە. بەرنامە هاوبەشەمان بە ناوی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان. زۆر سپاس ڕەحمان کە سەرباری ئەوەی کە دۆخەکە نالەبار بۆوانە، بەڵام توانیمان ئەم بەرنامەیە بکەین. ئومێدوارم ڕۆژی بەڵە دەستی تۆ خۆش بێ. من هەر لە جێگای خۆمم تۆ شوێنەکەت گۆڕیەوە و زۆر سپاس کە بەرنامەکەت هەرجێبەجێ کرد. سڵام هەیە بۆ بینەران و بیسترانی بەرنامەکە. زۆر چاکە. بەڵێ هاوڕێیان و ئازیزان، داواکاری نوەکەمیشە لەلایەن خۆتانەوە لینکی بەرنامەکە لە ڕێگەی سۆشیال میدیای خۆتانەوە بڵاو بکەنەوە. هەموو ئازیزان دەتوانن بە کۆمنت و سەرنجەکانیان بە پرسیارەکانیان بەشداری بەرنامەکەمان بن. ئەم بەرنامەیە وەک هاو ڕەحمان وەک ڕێکەوتین لە سێ تەوەرەیە سەبارەت بە دۆخی تورکیا، دنەدانی چینە و هاندانی جەنگی قەومی لە ورمێ لە ئێران و هەروەها دوایین پێشاتەکانی غەزە بە تایبەتی ئەو خۆپیشاندان و ناڕەزاییانەی کە لە دژی حەماس بەڕێوە چوو. سەبارەت بە تورکیا، لە تورکیا چییە گوزەلی؟ لە ڕاستی ئەوەی کە لە تورکیا گوزەلێ بە بڕای من ڕاگەیاندنی هەفتەی ڕابردوش قسەمان کەوتمان لە هەڵدێری ڕاگەیاندنی ئیستیبدادی بێپەردەیە ئەژی تورکیا و لەم هەفتەی ڕابردووە هەموو نیشانەکانەوە نیشاندا کە ینی ئاماژەکانەوە نیشاندا کە لە ڕاستیە ئەردۆگان مەبەستێتی کە ئیستیبدادی خۆی فەرزکە و ئەو کاتی کە هەڵی بژاردەوە بۆ ئەم کردەوەیە کە دەمێک خۆی بۆ مەڵازداوە، بەڵام ئەم کاتی کە هەڵی بژاردووە پاش ئەو گفتوگۆیە هاتووە کە لەگەڵ ترامپا کردوێتی و بە جۆرە لە جۆرەکان پێچێ پشتگەرم بێ بەوەی کە ترامپ و ئەمریکا و دەستە و دایرەی ترامپیش هاوکاریەکەن پشتیەگرن بۆیە لە کردەوە سەرکوتگەریەکانی خۆی بەردەوام بووە. ئەوەی لە ڕۆژەکانی ڕابردووە ڕوویداوەی نزیکەی سەدان لە خوێندکاران کە ژمارەکە نزیکە بێتەوە لە 2000 کەس کە دەستگیر کراون لە زیندانان و هەندێک لە دەستگا ڕاگەیاندەکانیان داخستووە بە هاوکاری ئیلۆن ماسک بەشێکی زۆر لە ئەو ئەکاونتانەی کە لەسەر تویتەر بە تایبەت یاخود پێگەی ئێکس کە ئێستا ناوی بۆ بە ئێکس لەلایەن ئیلۆن ماسکەوە بەشێکی زۆر لە ڕەخنەگرانی ئەردۆگان و دەسەڵاتەکەی بە داوای ئەردۆگان لە ئیلۆن ماسک ئەو ئەکاونتانە داخران، سانسۆریان خرایە سەر وە ئەوانەی کە لە دژی ئەردۆگان بوون ئەکاونتەکانیان داخرا. هەروە جگە لەوەش دەستگای میدیایی تەلەڤیزیۆنێکە لە دژی ئەردۆغان تەبلیغاتێ کرد و پشتیوانی لە خۆپیشاندان ناڕزایەکانە کرد، ئەویش داخرا. لە 24 ساعتی ڕابردووە ئەم ڕووداوانە ڕوویداوە، تەنانەت بەشێک لەو خوێندکارانەی کە لە ناڕزایەکانە بەشداریان کردو یاخود تەنانەت باسی خۆپیشاندانەکانەکەن لە زانکۆ لە شوێنی خوێندکاران بڵێن لە مەسکەنی خوێندکاران کە بۆ خوێندکاران دانراوە دەرەکرێن و قبول ناکرێن کە لەو جێگانە بژین یاخود بمێننەوە. هەموو ئەم کردەوانە و سەرباری ئەوەی کە هەوڵدان ئێستا ئەمجاران بڵێن بەڕێوبەری شارەوانی ئەنقەرە کە لە جەهەپەیە ئەو بەنیازە کە خۆی کاندیدکە یاخود ئەگەرێکی ئەوە هەیە خەریکن دۆسیەکیش بۆ ئەو تەرتیبەکەن بۆی لە ڕێگەی دادگاوە ئەویش ڕاپێکی دادگا بکەن و ئەویش بگرن. جگە لەوانە دوێنێ بوو خوازانم کە ئەمڕۆ خەبەرەکەیم بینی ئەردۆغان لە یەکێک لە کۆبوونەوەکانی حیزبەکەیە ڤیددیۆیەکی نیشاندا کە بە ئاشکرا سەرۆک کۆمارێکی واکە سەرۆکی وڵاتێکە بە ئاشکرا ڤیددیۆکەیان تەزویر کردبوو، ینی مونتاژیان کردبوو و هەنێک دیمەنی ناڕەزاییەکانی جۆرجیان هێنابوو خستویانە ناوە ڤیددیۆکە کە گوایە ئەمانە لە ئەستەمبوڵ و لە ئەنقەرە و ئەوانە ڕویان داوە لە دژی پۆلیس بۆیکەوە مبەرڕێک دۆزنەوە بە سەرکەوتکردن و بۆ لە خوێن هەڵکێشانی ئەم ناڕەزاییانە و هەڕەشەکانی لە ئیمامۆغڵو زۆر ڕوون
لەبەر چاوی میدیاکان وتی کە تۆ بەرەو قەبرەچی بەرەو ئەوەی کە هانە دەیاتوانە بەرەو لە گۆڕنانت ئەبا ئەوانە بە جۆرە لە جۆرەکان هەڕەشەی کوشتن و لە ناوبردننی کرد وەتەنانەت ئەو تۆمەتانەی کە دێتە پاڵپەکەکە گوایە پشتیوانی لەمانەکە بۆی کە وەکو ڕزایی تیرۆریستی حساب بکرێنەوە هەمانە هەموو ئەمانە ڕێگە خۆشکردنن بۆ سەرکوتکردنی ئەم جوڵانەوەیە. بەش بە حاڵی خۆم تێبینیم ئەوەیە کە ئەردۆغان کێشەیەکی گەورەی بۆ دروست بووە بەڵام ئەم ناڕزاییانە ناڕزایی زۆر بەرحەق و ڕەوان و ناڕزایی یەکن بۆ بەرەنگاری بوونەوە بەرگرتن بە ڕاگەاندنی ئیستیبداد بەڵام حقیقەتەکەی ئەوەیە کە ئەردۆغان پشتی قایمە بە دۆخێکی زۆر کۆنەپەرستانەکە لە دنیاە بەڕێوەیە لە جێگایەکە کە بۆ نمونە ترامپ سەرکردەی گەورەترین دەوڵەتی دنیاە ئەویش لە لای خۆیەوە هەڕەشە لە حاکمەکانەکە و هەڕەشە لە دادگا ئەکا بۆی کەوا بێدەنگیانکە لە بەرامبەر خۆیە و پێشێلی بڵێن بەها ئەوەی کە پێڵێن بەها دیموکراتیەکان و بەهاکانی مافی مرۆڤ و ئەواناکە بە سەدان بە هەزاران دیان هەزار خەڵک لە حکومەتاوە دەرەنێ و بێکاریانەکە و بەم جۆرە لە دۆخیشی لەم بابەتانەیە ئەم دۆخە کۆنەپەرستە بە قازانجی ئەردۆغانە و هەروە لەو لایتری شەوەم جوڵانەوەی سەرباریەوەی جوڵانەوەیشی زۆر فراوانەوە جەماوەریشی زۆر بەشداری تیا کردووە لە ڕیزی پێشەوەش بەشی زۆری خوێندکاران هەن بەڵام جوڵانەوەیە کە بێ ڕابەریەوە بێ ئەلتەرناتیڤێکی دروست بۆ هەموو دۆخەکە تورکیا و ڕژێمی تورکیا لە دێر زەمانەوە کێشەی لەگەڵەوەیە هەیە کە بنەماکانی لەسەر ئەساسی فاشیزمێکی ڕون و ئاشکرا دانراوە بەشێک خەڵک ئەمە نازانن تەنانەت هیتلەریش سوودی لە پرینسیپەکانی ئەتاتورک وەرگرتووە بۆی کەوا جوڵانەوەکەی خۆی بەڕێخە ئەم دام و دەستگایە لەم بە شێوازە دامەزراوە هێزێک و لایەنێکە نەتوانێت تەجاوزی کولی دەوڵەتەکە بکە سەرنجام لە بەرامبەر ئیستیبداد و لە بەرامبەر هەڕەشەی سەرکوتا بێدەست و پێ ئەمێنێتەوە ناتوانێت داکۆچی لە ئەو نەختە ئازادی و پراوێزەش لە ئازادی بکە کە لە تورکیاە هەیە و دیارە ئەم کارش ئەم کردەوەیش وەگە بە سەرنجام بگاوە ئەوەی کە ئەردۆغان ئێوێ بە سەرنجامی بگەێنە کاریگەری گەورە لەسەر تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاستدانێ ممکنە کێشەی گەورە بۆ ئەو پرۆسەیە دروستکا کە بەڕێوە بوو بۆ کۆتایی هاتن بە جەنگ و شەڕ و دەست پێکردنی پرۆسی سیاسی بۆ چارەسەرکردنی مەسەلەی کورد و هەروەها بەڕاستی باز لەواکرێ کە هەڕەشەی جەنگی ناوخۆش لە تورکیا لە ئارایە لە بەرەوەی تەرەفەکەی بەرامبەریش زۆر بە توندوتیژی لە بەرامبەر ئەم سیاسەتانی ئەردۆغانە ئەوەستێ بەڵام وەک وتم بەدیلێک وەلتەرناتیوێکی ڕوون و ئاشکرا دیار نییە لەبەرەوە ممکنە کە بەم ئاراستە نالەبارەیە بڕوە ئەگەر چی هیچ شتێکیش لە سیاسەتە 100% نییە و ئێمەمانان کە ئەم باسانەژەکەینەوەوانە حتمما هەمیشە و دایمە بێت چاوی ئومێدمان لە کار و کردەوەی جەماوەری شۆڕژیە ڕوو بەجان هاتوو بێ بەڵام دۆخەکەژە بێ بە بابەتیانە بخوێنینەوە من لێرە ئەوەستم دیتر پێم وایە کاتی ئەوەیە کە تۆ سەرنجەکانی خۆ بڵێ ڕەحمان فەرموو سپاس دیارە تۆ زۆر لایەنت لێکدا و ڕەنگە بە دقت پەیگیریکتر بێ منیش بە ئەوە بڵێم لە چه هەلومەرجێکە دەوڵەتی ئەردۆغان دەستی برد بۆ ئەم کارە مەسەڵەن بۆ 6 مانگلەوە پێشەوە کاری نەکرد یا 9 مانگلەوە پێشەوە کاری نەکرد خۆ لەو وەختەوە لە وابزانم 2019 بوو هەرم کەسە بوو بە شارەداری ئیستانبول ماوەیە دوای ئەو بۆ کاری نەکرد منش بێ هەلومەرجە جەهانی و منتەقەیەکە ئەردۆغان و سیستمەکەی پێی وایە فرسەتێکی داوەکە نەیارانی خۆی لە مەیدان بەدەرکە من پێیان بێ فاکتۆرێکی مهمیە و سەرکەوتنانەیە کە لە سووریە بەدەستهێنا ئەوە بڕەگە و غڕورەی پێداوە و لە سەرکەوتنێکی بەدەستێناوە سەرکەوتنێکی منتەقەیە تا چەند دەوامیە بێ بەڕاستی دەوامیشی زۆر لەوانێت توولانی نەبێ لەو خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەی کە مەبەستی ئیسرائیل و ئەمریکایە بە تایبەت ئیسرائیل ئیسرائیل بەهێزبوونی دەوڵەتی ئەردۆغانی زۆر پێخۆش نییە ئەمە ڕەنگە کێشەیەک بێت فاقەن بینی
نەتانیاهو ترامپ لە داهاتوە شتێکی دیکەژەوە بوو هەر لە پێناو پێشبردی ئەم بەرنامانەی ئەردۆغان بە نەزەرم ئەوە معلوم بوو ئەوەی ئەڵێن حەولەدا لە کارتی کورد استفاده بکە کارتی مەسەلەی کورد استفاده بکە بۆ سەقامگیرکردنی زیاتری دەسەڵاتی خۆی بنەدەم تا ئێستاوەی نیشانداوە دەقەن دوایەوەی ئەم مەسەلەی دەنگۆی مزاکرە لەگەڵ PKK و پەیامەکەی ئۆجەلان هاتووە ئەوانە ئەمەلەن ئەڵعان خودی PKK دەم پارتی هێزی سیاسی ئەکتیوی سەحنەی کوردستانی تورکی خستۆتە بەرامبەر دووڕایانێک ئەگەر بڕۆن لە جەهەپا و لە بەرابەر ئەم ڕەوتی ئیستبدادی ئەردۆغانە ڕابوەستن بۆ وەختەی تر زۆر معلومە فورەن هیچ تەوەجۆهێک لەلایەن دەوڵەتی ئۆردۆغان و هاوپەیمانەکەی باخچەلی ترەوەختە نە بە پەیامی ئۆجەلانە کرێ نە بە ئەو پرۆسەی کە بەدەستیان وێ هەرڵانژە بینی ئەم هەفتی یەک هەفتە زیاتر گوزەراوە بەشی زۆری شارەکانی تورکیا گرژیە شلوقیە تەزاوراتە مزاهرەیە بەڵام لە شارەکانی کوردستانە ئەم حرەکەتە نییە یعنی بە نەزانم ئۆردۆغان زیرەکانە لە کارتی مەسەلەی کورد و لە مختە استفادەی کردووە و نیشانەدا نیەتەکەی لە داهاتووشە ببورن هەروواکە دەنەچە ئەم شتانە بەڵعین حاڵە ئەو قسە زۆر دروستە لە دەورانێکە کە فاشیزمی ترامپ لە سەرکارە ئەڵان تۆ بینی ڕەوتی بەرەو ئیستبدادی چوون لە خودی ئوروپاش جریاناتی ڕاستی ئفراتی و فاشیست خەریکەن زیاتر هێزەگرن لە خودی ئەمریکادا بەرحاڵ سەرکوتی سیاسی بەگشتی پەرەی گرتووە لە نەزمی مەوردی نەزەری ترامدا هیچ جێگایەک بۆ هیچ مانعێک بەرابەر بە ئیستبداد بوونی دەسەڵاتەکان وجودی نییە بەرعکس بەرحاڵە و ڕەوتەکەی وا نیشانەدا لە دەوڵەتانی ئیستبدادی زیاتر حمایەتکە لە کەراری ئەوان ڕاوەستێ هەرم مناسباتە نزیکەی کە لەگەڵ پوتین هەیە کە سەرکردەی دەوڵەتێکی ئیستبدادیە لە رووسیا زانی چۆنە با من هەر لێرە قسێ بکەم زۆر جار هەر لە چەمکی کە هاوڕێیانی چەپ نیرۆچەبەکانیش بەکارێبەن فەرقی بینی دیکتاتۆری و ئیستبدادی فەرق قایل نین هەموو وڵاتێک ئەڵان 200 وڵاتی دنیا هەیە ئەو دەسەڵاتی لەسەر ئەو دەوڵەتەی لەسەر کارە ئێمە مارکسیستەکان پیاڕێنەوە دیکتاتۆری بۆژوازیە ئەنی دیکتاتۆری هەیە دیکتاتۆری لەگەڵ ئیستبداد فەرقێکی هەیە عاقبەت تۆ بینی لە وڵاتانی ئەوروپایی دەوڵات بە معنای دامەزراوەی دیکتاتوری چینی باڵادەست کە بۆژوازیە هەیە بەڵام ئەلان لە وڵاتانی ئەوروپایی بە زۆری تا ئێستاوا بووە لە ئسکاندیناویە کە من و تۆ زندگی تیاکەی استبداد نییە بەو معنایە زندانیکردن لەسەر عقیدەی سیاسی لەسەر نەزەری سیاسی لەسەر بۆچوونی سیاسی وجودی نییە بەڵام لە سوورەتەکە لە وڵاتانی بەتایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست و یا لە ئوروپای شەرقی قەدیم و ئێستاش بەرحاڵ یا لە رووسیا علاوە بەر دەوڵەتەکە دیکتاتۆریە ئیستبدادیشە استبدادی بۆ معنایەتەوە لەوێنە ئازادی بیر و ڕادەربڕین عقیدە دەربڕین ئەمانە نییە زیندانی سیاسی وجودیە جەست تەفاوەتی لانیکەم سیستمی ئوروپای غەربی و خودی ئەمریکاش تا دەورەی ترامپ و ئەوانە بوو زاهرەن نیشانیانە دەکەوان استبدادی نین بەڵکە عاقبەت بیر و ڕادەربڕین مەجاری هەیە بەڵام ئێستا لە سیستمی هەم ترامپە و ئێستا ئۆردۆغانیشە پوتینیشە جمهوری ئیسلامی ئێرانیشە قەدیم بەعسە بەرحاڵ ئیستبدادیە تورکیەش واقعاً عومدەتەن وڵاتێکی ئیستبدادی بووە حتا ئەو وەختەی ئەتا تورکیەکان لەسەر کار بوون هەرم جەهەپەوشتە لەسەر کار بوون بەرحاڵ ئەوە لەم 20 ساڵی ڕابردووە لەژێر فشاری واقعیەتی جەهانی مەیلێکە خودی هەیەت حاکمەی تورکیە بوویەتی بە ئیتحادیە ئوروپا وەسڵ بێ هەموو ئەمانە ئەو ئیستبدادیە توندیەی مەسەڵ 30 ساڵ 40 ساڵەوە پێش نییە دەورەی کەنانەی ورێن و ئەوەی ئێوە پێڵن ئەنقلابی ئەسکەری ئێمە پێڵێن کودەتا نەبوو لەم 20 ساڵەدا بەڵام ئۆردۆغان لە وەختەوە جێگا پێی خۆی قایم کردووە محکەم کردووە ئەم ڕەوتی ئیستبدادی
زیاد کردووە هەرێستاژ نییە هەر تورکیا لە ساڵانی ڕابردووە یەکێک لە وڵاتانەیە کە زۆرترین ڕۆژنامە نووسی لە دەستگیر کراوە هەر ئەمڕۆ باسەکەن لە نێو 180 وڵاتە مقامی 158 هەیە ئەنی مەزورمە بەرحاڵ 158 وڵات لە دنیادا لەو وەزی باشترە هەر ئەمڕۆ بۆ یاد دوێنێ ژۆرنالیستی رادیۆی یا تلویزیۆنی BBC و دەرناهی بەشی ئینگلیسیەکەی و دەرنا زۆرترین ژۆرنالیست هەر لەم ڕۆژانەدا لەوێ گیراون غێرە زەوەی تۆوتە نزیک 2000 کەسیش بەرەو ژیران ڕۆشتوە بەڵێ ئۆردەغانە ئێوە هەم ئەو ئیستبدادەتون کاتەوە هەم دەسەڵاتی خۆی محکەم بکە و ئەمە لەم بابەتەوە لە بەرابەردا ئەم جوڵانەوەی هەیە معلومە ئەوەی دژی ئیستبدادا واقعان هەخوازانەیە بەڵام ئەوەی تۆ ئەم خودێم جوڵانەوەی یەکدەست نییە جەهەپەی تایە کە حزبی دووەمی ئەوەیە حزبی کەمالیستەکان و ئەتا تورکیەکانە بخۆی هیچ کارنامەیەکی خاوێنی نییە لە ڕابردووە و نە لە ئێستا بۆ دیفاع لە مافی ئینسان و ئەجملە لە کۆمەلگایکی وەک تورکیا ئەو هەموو ساڵە کە مەسەڵەن زوڵم لە خەڵکی کوردستان کراوە بەشێک بەدەستی دەوڵەتەکانی ئەمان بووە ئەو هەیە ئەو ئالتەرناتیڤێکە حزبیشە ئالتەرناتیڤ حزبی دووەمە بەڵام وایە ئەو ناتوانێت نوێنەرایەتی ئەم جوڵانەوە هەمەگیرە بکە ئەلان ئەبینی هێزی ئەو چەپانەی کە ئێستا لە تورکیا هەن جا هەر نەوع چەپێکن هەر بۆ چوونێکیانەیە هێزی چەپی تایە نەسڵی تازەی تایە ژنان و کوڕانی گەنج و تازە کە ئەڵەن سەر بە هیچ حزبێکی ژنین بەڵام دژی ئەم دەسەڵاتین دژی ئاردۆغانین دژی ئستبدادەکەین بەرحاڵ منیش پێم بێ ئەوەیە ئایا لەم کێشەدا ئاردۆغان سەرەکەوێ یاننا ئێستا ئەگەری زۆر هەیە کە سەرکەوتن بەدەست بێنێت چونکی عاقبەت ڕەقیبەکەشی ڕیژەیەکی لە کۆمەلگای ئەوێ هەیە کە جەهەپەیە بەڵام ئەلاوە بەرجە من پێم بێ لانەکەم لایەنی دیکە هەن ئەگەر هەمووشیان یەک دەست نەبن نتوانین وەکو لایەنی سێمێک تەمەشاکیان گەنجانن خوێندکارانن هێزی چەپن لەوێ حقەتەکەوێ بە تەنیا خۆیان ئالتەرناتیڤێکی قەوی نین مەگەر لەم کێشەی بینی جەهەپە و AKP و دەوڵەتی حاکم بتوانن ژیرانە و شیارانە خۆیان بە ئیسفادە بکەن خۆیان بە قوتکەن خۆیان بەهێزکەن چونکی ڕاستەکە ئەگەر ئالتەرناتیڤێکی سێکۆلاری سێوەمی ئازادی خواست بەرابەری خواست بە تەواوەتی نەیەتە مەیدان کێشەکە بینی هەرم دوو حزبە سنەتیەی ئەوێ بێ AKP و جەهەپە هەر ئاڵوگۆڕێکیش بە وجود بێ عاقبەت بەرێ ئازادی خواست زۆری قەزانج لە نابینە هەرچەند من شکاندنی ئەردۆغان لەم دەورەم زۆر پێ باشە ئەگەر ئستبدادی ئەردۆغانی بشکێ شکست بێنێ ڕقیبەکەی سبێنە دوایی دەسەڵاتیش بەدەست بێنێ ناتوانێت ئەم ڕەوشە ئستبدادی ئیدامە بدە شکاندنی ئستبداد ئەڵان مەسەلەیەکی مهمە من بارەوە درێژتر نەبێ بەڵام کێشەی کە ئێستا هەیە بە نەزەرم لێکدانەوەیکی قوڵتریشی لە پشتە ئەویشەوە عاقبەت ئەگەڕێتەوە بۆ ئەو کێشەی قەدیمی بینی سنەتە سیاسەکانی بۆرژوازی هەیەت حاکمەی تورکیا کە هەم سنەتی ملی ئیسلامیە کە ئەردۆغان ئەروە حزبەکەی ئەڵان نمایەندەجەکە هەم سنەتی سێکۆلار ئاتا تورکیا کە ئەویش بەخۆی کارنامەیەکی زۆر ڕەشی هەیە کە ئێستا جەهەپە زاهیرەن نوێنەرایەتی بکە کەمە ئەگە کرا لە درێژەی باسەکە تیش بخەینە سەر ئەم لایەنانش بەرحاڵڵێ ڕاستە بەڵام سەرنجێکت باس کرد لەسەرەوەی کە لە کوردستان لە شارەکانی کوردستانی تورکیا ئەو خۆپیشاندان وشتی کە لە هین ئەیبینین لەوێ ڕوونادا لە بەشێک ممکنە سەرکوت و تونند و تیژیە کە لە کوردستانە ممارەسەکرێ خودت پراکتیزاکرێ زۆری جیاواز بێت لە شارەکانی تری تورکیایە ینی هەمیشە و دایم دەوڵەت و دەسەڵات لە شارەکانی کوردستانی تورکیایە زۆر دڕندانەتر بەرامبەر بە خۆپیشاندانەکانە وەستێتەوە میشە لە وڵاتەکانی کەشاوایە لە ئێرانیشە بە جۆرە لە جۆرەکان وایە ممکنە جوڵانەوەکە نەگاتە ئاستێکە ئومێدەوارێکی زۆری تیابێ و ئەوانە خەڵک متەڕەدی دەبێ یاخود بەگومانەوە بەشداری لە جوڵانویشی لەم بابەتەیەکە باسەکە لەسەرەوەی بەڕاستی
ئەو ئاماژەی کە تۆ کردت بەوەی کەوا ئەم دوو سونەت و ئەم دوو تەقلیدە و ئەم دوو ڕەوتە لە بەرامبەرێکا وەستاون وە کێشەی گەورەی ئەم ناڕزایی ئەوەیە کە لەم لاوە جەهاپە ڕابەرایەتێکە جەهاپە حیزبێکە حیزبی ئەتاتورکە لا یزال بەڵێ ئێستا بەم وەختەی ئێستا لە بەرامبەر ئەردۆغانە بە جۆرێک نوێنەرایەتی سکولاریزم و نوێنەرایەتی بەشێک باسی ئازادی و باسی دیموکراتی و دەوڵەتی قانون و ئەمانەکە بەڵام جەهاپە زۆر کێشەی نەبووە لەگەڵ دیکتاتۆر و مستەبیدەکانی ڕابردووی تورکیایە هاوڕابێ یاخود لە پشتیانەوە بوەستێەوە کاتێک کە ئەمە ضروری بووە بۆ سەرکوتینیارەکانی خۆیان تەرەدودیان نەکردو یاخود بڵێن هین نەبوون زۆر دوودڵ نەبوون لەوەی کەوا پشتیوانی لە دیکتاتۆرەکان بکەمەوە هەر ئەمە شەوای کردووە ئەم جوڵانەوەیەک بێت کە ئومێدێکی ئەو تۆ لەلایەن بەشی توێژاڵی زۆر فراوانی خەڵک دروست نەکبەوەی کەەوە ئابوو گۆڕێکی ڕادیکاڵانە و ڕیشەی لە ناودۆخی تورکیایە پێک دێ بەهەرحاڵ ئەوەی کە ئەبینرێ هەتا ئێستا دیمەنەکە ئاوایە کە دیارە وەگوتم ئەگەری ئەوەی کە بگۆڕێت بە حکمی هاتنە ناوەوەی جەماوەر بە شێوەیەکی فراوان و ئەوانە هەمیشە هەیە بەڵام دۆخەکە ئاوایە کە بەشێک ئەم سیاسەتانە و ئەم هێرشانە و ئەم بەڕاستی بردننی تورکیا بەرەو لێواری جەنگی ناوخۆیی من خەبەرێکم خوێنەوە ئەمڕۆ لەسەر تویتەر نووسرا بوو کاتی خۆی لە کاتی کۆرۆنایە بە هۆکاری ئەوەی کە گوایە بۆ بەرەنگاربوونەوەی دزیکردن و جەردەی و ئەوانە لە ناو گەڕەکەەکانی ئەستەمبول و شارە گەورەکانی تورکیایە ئەردۆغان 7,000 پاسەوانی تعین کردووە 7,000 پاسەوانی دامەزراندووە ئەم 7,000 پاسەوانە بە تەنها بە ئینتەرویەک یا بە مقابلەیەکی زۆر کورت و بەوەی کە دڵنیابن کە پشتیوانی لە ئەردۆغان و لە سیاستەکانی ئەردۆغانەکەن و ئەمانە هێنراون و دامەزرێنراون ئێستا ئەم 7,000 هەمویان بوونەتە بەشێک لەو هێزە سەرکوتگەری کە پەلامار و شەڕ لەگەڵ خۆپیشاندەرانەکە جگە لەوەی گروپی جۆر بەجۆری تیرۆریستی بەشێکیان هەتا زۆر داعشیانە دەرەکەونەوەوانە دێن قسە ئەکەن و ڤیددیۆ بڵاوەکەنەوە کە ئێمە داکۆچی لە بڵێن جمهوریەتەکەین داکۆچی لە دەوڵەتەکەین و لە حکومەتەکەین لە کاتوساتی ئەوەیە کە پێویست بێت ئێمە بەرەنگاری دوژمنانی ئیسلام و دوژمنانی حکومەت ئەبینەوە ئەمە بۆ خۆی هەڕەشەی بردننی تووشایە بەرەو لێواری جەنگی ناوخۆ کە ئەمە لە ڕاستیە خەڵک معلومە کە تەجروبەکانی سووریا و لیبیا و باقی وڵاتانی تروانە نیشانێت ئەمە بە قازانجی کەس نییەوە بەر لە هەر کەس بە زەرەری خەڵکی کاگەر و زەحمەتکێشە لەبەرەوە ئەگەر زەمانەتێکی ئەوە نەبێت کە ئەم ئاڵوگۆڕانە بە شێوەیەکی خێرا ڕووبات و دەسەڵاتی ئەردۆغان بگۆڕێ بە دەسەڵاتێکە لانی کەم ڕێز لە لانی کەمی ئەو شتانە بگرێکە لە 20 ساڵی ڕابردووە وەکو قوانین و ئەوانە لە تورکیایە هەبووە ئەو دەم خەڵک ئەم مجازەفەیە ناکە یەک شتی تریش پێویستەکە لێرە باسی بکەین ئەویش بەڕاستی نیشاندانی ماهیەتی ئیسلامی سیاسیە ئێمە لە کوردستانی خۆمانە حیزبی یەکگرتووی ئیسلامیمان هەیە حیزبێکی ئیخوانیە کە داژەنیشن مەسەلەن باسی ئەوزاعەکەن و باسی قانونەکەن وانەکو حیزبێکی زۆر دیموکراتی خواز و ئازادی خواز و هەمیشەش ئاماژە بە تەجروبەی تورکیا ئەکەن و سیر ئەردۆغان چییە کات و ئەردۆغان چۆن هەوڵیدا مەسەلەی کورد چارە سەرکاتەوە تا کێشەکە حەلەکە ئەوانە بەڵام لە ڕاستیە ئیسلامی سیاسی و ئیخوانی نیشانی ئەدا کە ئەگەر مەجبور نەبێ و ئەگەر ناچار نەکرێت و ئەوانە بابەتی حوسنی مبارەک نییە بە خۆپیشاندانی سەرجادە و ئەوانە دەستبەردار بێت و بڵێ باشە بە خوێن نەڕژێ و کۆتایی بە دۆخەکە بێنێ لە تورکیایە بەڕاستی ئیخوانەکان نیشانی ئەدەن کە ئەوان هێزێکی دڕندەن و ئەگەر تا ئێستا لە تورکیایە قەتڵ و ئام و کوشتاریان نەکردو بەهۆی ئەوەیە کە مەجموعە یاسا لە پێشەوە تەسبیت کراوە و جێگیر کراوە ئەگەر نا ئەگەر بەدەستی ئیسلامی سیاسی ئیخوانی بێ هەموو جێگایەگە بێ بە لیبیا هەموو جێگایەگە بێ بە یەمەن هەموو جێگایەگە بێ بە
سوودان و بەو جێگەیانی کە ئەم جەریانە و ئەم ڕەوتە خۆیان نیشانداوە وجودی ئەمان لەگەڵ وجودی مەدەنیەت و شارستانیت و یاسا و قانون و هەموو ئەوەی کە پێوترێ مافی مرۆڤ نایەتەوە تەجروبەی تورکیا و ئەزمموی ئەردۆغان جیا لە هەموو ئەوەی کە ڕابردووا کردوێتی ئەمەی کە ئێستا ئەنجامێدا نیشانێدا کە ماهیەتی ئەم جوڵانەوەیە چییە. من هەر لەم قسەی ئاخری تۆ دەست پێ بکەم معلومە ماهیەتی ڕەوتە ئیسلامیەکان ئەخوانیەکان ئەوە تەجروبەیان لەو ماوە کورتەی کە مرسی هاتە سەرکار لە میسر کۆمەلگای میسر واقعان بۆی تەحمل نەکرا و ئەزانم عاقبەت نەوعێک هاوپەیمانی لە بەرابەر خەڵکی ناڕازی و خودی ئەردەشا بە وجود هات و پێچرایەوە یا بەرحاڵ عاقبەت جریاناتی ئیسلامی سیاسی لە باڵی شیعی وەکو جمهوری ئیسلامی و لە کەوتەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستمان دیوە پێویست ناکاڵان وەختی بەرنامەکەی پێ بگرین یا خوبەوە تاالبان ئەینەن ئەخەوانی بۆ معنا داوا ناکەن ئەوژی ئیسلامی سیاسی سنیە دیمانە لە ئەفغانستان هاتوتە سەرکار حەمەسا ئەو مدەتەی کە لە غەزە لە سەرکار بوو ئەڵان پێش شەڕەکەی تماشاکەی عاقبەت زانین دەردێکی بە دانیشتوانی خەڵکی غەزەداوە و لە زەوتکردنی هەموو مافەکانیان لەو بابەتەوە قسەکەی تۆ ڕاستە ئەوەی حتا ئۆردۆغان وەکو ئەخوانیەکی 100% لە هەموو ئەم ساڵانەی لە دەسەڵات تا بووە لە تورکیا نەیتوانی وەکاری بۆ بکرێ ئەگەرێتەوە بۆ سەر خودی ئەو باگراوندەی کە کۆمەلگای تورکیا هەیەی عاقبەت لە دەورەی ئەتاتورکەوە تەماشا بکە ئەڵان سێکۆلاریزمێکی لەسەرەوەدا سەپاوی بە زەبر و زەنگ بێ هەم ئەوە بووە عاقبەت تورکیا وڵاتێکی گەورە بەشێکی جزوی ئوروپایە تەماعیەوەی ببێ بە جزوێک لە اتحادی ئوروپا دیارە ڕەوتی ئیسلامی سیاسی ئەخەوانی مەجبور بوو تعدیلاتێک لە خۆیان بەوجود بێنێ بەڵام ڕۆژ لەگەڵ ڕۆژ توانیوێتی بەشێک لە قانون و نەریت و سیاسەتی خۆی داسەبێنێ بەسەر کۆمەلگایەدا ئەمە اتفاقەنەوەی حەولەدا بۆ ئەم حاڵەتی ئیستبدادیەتەوە وزارکە بۆ ئەوی واقعەنە و مەجارەی ببێ زۆرترین بەشی پلاتفۆرمی کۆنەپەرستانەی خۆی زاڵکە بەسەر ئەو کۆمەلگایەدا تا ئێستا کۆمەلگای تورکیا بە شێوەی جۆرا و جۆر مقاومەتی کردووە هەڵسوکەوت بووە لەم جوڵانەوانە هەر خەباتەی کە لە دەورەی پارکێک گەزی کرا مەسەلا هەر پارکێک نەبوو ئەوەش بۆ خۆی تەقینەوەی ئەو ناڕەزایەتیانە بوو کە ئەو وەختە وجودی بوو واقعێتەکەوێ ئۆردۆغان و حزبەکەی عاقبەت بە زۆری سەرکوت فشار و زۆر مانۆری دیکەش حتا لە ئەوڵەکان و بە شێوە لە بواری ئابووریشا توانی یەکسری کار بکە بتوانێ زیاتر خۆی دابسەپێنێ بەڵام من پێم وابێ حقەتەکەی عەلا ڕەغمیەوەی تۆ ئیشارەت کرد ترامپێک لە سەتحی جەهانی ئەلعان دەستی ئاواڵە بکە ئۆردۆغان ئەم بەرنامانە بەرێتە پێشێ من پێم وابێ هەموو ئەم ئەوزاعە لە تورکیا ئەوە نیشانەدا ڕەوتی ئیسلامی سیاسی ملی نەوعی ئۆردۆغانی ئیتر بەرەو کۆتاییە چێ درەنگ و زووی کەوتووە من پێم وابێ ناتوانێت بە ئاسانی ئەم ڕەوتە بەرێتە پێشەوە حتا من لە چوارچەوەی ئەم نەقشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەدا بە تایبەت کە ئیسرائیلی فاشیستی تیا بەقووەت بووە من زۆر جێگایەک بۆ ڕەوتی ئاکەپێ و ئەوە بەجددی نابینم ئەمە جزوی تەناقضاتێکە بینی ترامپ نەتەنیاهو و دەوری پێشووی ژارم پێکرد ئەبێ حەربێ لەو بابەتەوە خودی کۆمەلگای تورکیا لەعان جەهەپە و ئەم سکۆلاری قەدیم دەوڵەتی بە جێگای خۆی بەڵام باڵی سێوەم و ئازادی خواز و بەرابری خواز و چەپ خەرێکە زیاتر پەرەی تیاگرێ ئەمانەش دێنە مەیدان دەنەچە قسە ئەوەیە ڕاستەکەی ئەم ڕەوتی خەبات و مبارزەی کە لەوێ هەیە وەختێ مؤثرترە بێ هەرەوەی دوور لە چوارچێوەی کێشەی ئەم دوو باڵەی هەیەت حاکمەی بۆ ژوازی تورکیا ئالتەرناتیڤی شکڵ بگرێ ئەوژێ لە دڵی ئەم کێشەی بینی ئەم دوو قوتبە کۆنە پەرستەی کە هەمویان سابقەی دەوڵەت و دەوڵەتداریان بووە ئایا بەرەی چەپ و ئازادی خواست خۆی بەهێزترەکە خۆی قەویترەکە لە قامەتی ئالتەرناتیڤە لە 6 مانگ 1 ساڵی ئایندە ئاڵم حتا ئەتوانێ بێتە مەیدان ناڵم فەورەن دەسەڵات یەکلا کاتەوە ئەزانم ئینسانە بێ پالەزەوی قسە بکە بەڵام ببێ بە قوتبێت ببێ بە قوتبی سێوەمێکە
قورسیەکی زۆری بێ لە کێشەکانە ئیتر ئەوەتە هیچ لایەکیان نە AKP نە جەهەپ بەبێ دەخاڵەتی ئەوان نەتوانێت بە مەیدانی کێشە یا ساحەی سیاسی تورکیا یا مەیدانی هەڵسوکەوتی AKP و هاوپەیمانەکانی بێ یا هیچ جەهەپە و هاوپەیمانەکانی بێ ناقوتبی سوەمێکی ئازادی خواست بەرەبەری خواست چەپ هەر ئەو سەدحە لە چەپبوونەی کاڵان هەیە وەک خۆی لە سندیکاکانی ئێوە دیمانە لە اتحادەکانە دیمانە لە یەکسری ئەحزابی چەپی ئەوانە دیمانە ئەڵان لە نێو خوێندکارانی زانکۆکانە ئەبین ئەگەر ئەمە سەر و سامانە پەیدا بکە و ئەکرێ و غیرە ممکن نییە ئەقبەل لەو کۆمەلگایە تا ئێستاش ئۆردوغان نەیتوانی و ئستبداتی وەکو نەوعی جمهوری ئیسلامی دابسەپێنێ وەکو پاکستانیش حتا دوو حیزبی شوێعی مەقڕیان هەیە و بارەکان هەیە مەجال هەیە ئەم کێشەدا دەقیقەن منیگەرە و فاکتۆرانم لەدە مەجال هەیە ئەم قوتبی سووەمە زۆر بەهێزتر بێ تبدیل بێ بە ئالتەرناتیوە و بەنظەمەوە کاریگەری زۆر لەسەر وەزعەکە ئەبێ قوتبێکی وابێتە مەیدان خودیان جەهەپەوشتەش مەجبورن شەڕی مانوونەمانیان بکەن عاقبەت واقعا لەم کێشەیە ئەگەر شکست بخۆن لە ئەردۆغان بۆ ساڵانی ساڵ ئەکەونە دواوە و بە ئاسانی خۆیانیان پێ نایەتەوە مەیدانەکەوانی شەڕی سەر و ماڵیانەکەن بۆ یەکانە بەڵێ خەتەرەوەی نازانم لە تورکیە شەڕی نەوخۆی من اتفاقەن لە ئەوەڵێن قسە و باسێکە کە بە یەکمان کرد من ئیمکانی مداخلەی ئەرتەش ئەبینم ئەزانم ئەرتەشەکەی ئێستای تورکیە ئەرتەشی دەورەی کەنعان ئێڤرین و فورەن بێ کودەتا بکە و جناحەکانی بورژوازی بنێرێتەوە ماڵ و بڵێ من هەموو دەسەڵاتم چونکە ئەم ئەرتەشەش عاقبەت ئاڵوگۆڕی لە دەورەی ئۆردوغانە ئاڵوگۆڕی بەسەدا هاتووە بەڵام واقعا خەتەرێک ئەوە هەیە ئەردوغان لە ئەرتەش استفادە بکە من پێما بێ ئەردوغان یەکێ لەو کارانەی کە کردوێتی لە دوای 2014 و 16 بۆ ئاخرین کودەتاکەی کەکرا 2016 بۆ وابزانم بەڵێ یا 2014 بوو لەبیرم نەماوە حرەکەی فەتحوڵا گولان 2004 بڵێ نە هەروەی وە جێیش هاتە مەیدان ئەگەر لەبیرت بێ ئەحمەد ڕۆژێک جێیش هاتە مەیدان و زۆر سەرکوتکە لە دوای ئەوەدا تەسفیەکی زۆر لە نێو جێیشی تورکیا کرا بەڵام تەسفیەکە بەباری ئەوەی لایەنگرانی AKP لە نێو ئەرتەشیشا بە قووەت بوون بەهێز بوون بەعید نییە ئەم کێشەیە تونتر بێتەوە ئەم جار بەم شکڵە کودەتا بکرێ عاقبەت خودی ئەردۆغان و ئەم دەوڵەتە ئێستا مەجال بدا ئەرتەش زیاتر بێتە مەیدان هاوقەدەم لەگەڵ یەکتری عاقبەت هەم جەهەپە و هەم ئەو باڵسۆمی کە من و تۆ قسەی لەکەین عاقبەت ئەوان سەرکوتکە بەرحاڵ لە نێو ئەم ئاڵۆزیی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو نازانم بە ئاسانی ئەم ئەوزاعە نۆرمال نابێتەوە کێشەکە هەر درێژەی ئەبێ هەر بۆ تێکردنی و قسەی تۆ یەکێک لە ڕاگەیانکارەکانی نزیک بە بڵێن کۆشتی سەر و کۆمار و ئەوانە لەو ڕۆژانەیە لە تویتێکا قسەیکی ئاوای کردووە کە ئێوە جەهەپە بیر لە چیەکەنەوە کە ئاڵوگۆڕ لە تورکیا بەدی بێن و ئەوانە ئێوە نازانن کە لە ماوەکانی ڕابردووە ئێمە جمهوریەتێکی ترمان لە تورکیا دروست کردووە لە 1970 ئەوەی کە لە ناو جێشایە کەسانێکن کە 0 کیلۆمەتر لە ڕێگاوای نووسیوە 0 کیلۆمەترن کەسانێکن کە لە دوای ئەو حرەکەی گولان و جولان و ئەوانەوە دامەزرێنراون و ئەوانە وەفادارن بە بڵین دام و دەستگای حکوومەت و جمهوریەت و ئەوانە لەبەرەوە ئەمڕۆمە حکوومەتێکی ترەوە حکوومەتە نییە کە ئێوەین تاکردو بەرحاڵ من وازانم کە جێگایەک هەمیشە بۆ ئومێد دۆواری و بۆ ئەوەی کە ئەم دۆخە بە پۆزتیڤ بگەڕێەوە ئەردۆغان نەتوانێت جێگاپی خۆی بکاتەوەوانە هەمیشە بێ هەبێت وێ مەگەر ئەوە نەبێت دیارە بۆچی باسی ئەساسەن ئەم ڕووداوە ناکەین خۆ خەبەری خراپ بەخش بکەینەوە بیڵێن بەڵام باسەکە لەسەرەوەیە هاوڕە ڕەحمان من وا ئەزانم لە دۆخێکە کە ئەمڕۆ لە دنیاە بەرقەرارەکە وچی نەم دۆخە لە ئەمریکاشەوە بگۆڕ هەرێستا لە بەرامبەر ترامپە لە ئەمریکاشە جوڵانەوەیشی زۆر فراوان بەڕێکەوتۆ و سەری هەڵداوە و بێرنی ساندەرز و کۆمەڵێک تر لە هەڵسوڕاوانەوەوانە کەوتونەتە جم و جۆڵ و ئەوانەوە ممکنە ترامپ بەر لەوەی کە 4 ساڵەکەی تەوا بێسن لە دەسەڵات
بکەوێ. ئەمەش هەم واریدە، بەڵام ئەوەی کە ئێستا لە ئەمریکایە هەیە و ئەوەی کە ئێستا لە ئەوروپایە دامەکرێت و پشتیوانی لێکرێ و فاشیزم و ئەو ڕاسیزمی کە هەیە و ئاشبوونەوە لەگەڵ رووسایە و کردنی کوڕەکەی سەلمان بە یەکێک بە سەرکردی یەکێک لە هێزە نێونەتەوەیە گرنگەکان و ئەمانە بە بڕای من لە دۆخێکی لەم بابەتەیە ئیسلامی ئیخوانی ئەتوانێت ئیدغام بێ. ئەم دۆخە کۆنەپەرستانەیە ئایدیال و مناسیبە بۆ ئیسلامی ئەردۆغانی و ئیسلامی ئیخوانی. چۆنی مشکلەکانە لەگەڵ ئیسرائیل لابەلاکەنەوە ئەوانە من بوازانم کێشەیەکی ئەو تۆیان نابێت، توانن لەسەر خوێنی خەڵکی غەزەش مامەڵە بکەنەوە. هەر ئێستا مامەڵەکەی بینی ترامپ و ئەردۆغان بەشێکی لەسەر خوێنی خەڵکی غەزەیە و ئەوەی ویتسکۆف لە مقابلەیەکە لەگەڵ یەکێک لە میدیاکارەکانی ئەمریکا بە ناوی تاکر کارلسۆن باسی کردو، توێتی ئەردۆغان و ترامپ دوو جاریش لە ماوەی هەفتەی ڕابردووە دوو جار بە دوور درێژی قسەیان کردووە لە مقابلەیەکە ئەوتێتی لەو قسە و باسانەیەکە کراوە مژدەی زۆر خۆش بەڕێوەیە بۆ خۆر هەڵاتی ناوەڕاستەوەوانە کە دیارەمە بەس ئەوەی کە سیاسەتەکانی ئەمریکا برێتە پێشەوە. بەرحاڵەمە لێرەیە ڕابگرین، بەس چەند کۆمنتێک هاتووە کۆمنتەکان پیشان بین بەس لەوەی کۆمنتەکان پیشان بم من داواکەم هاوڕێیان ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتن بە تایبەتی ئەگەر لە ڕێگەی فەیسبوکەوە سەیری بەرنامەکانمانەکەن داواتان لێکم بجۆزنەوە بۆ یوتیوب و لینکی یوتیوبەکەی لینکی بەرنامەکە لە یوتیوبەوە لەلایەن خۆتانەوە پەخش بکەن بابینەرانێکی زۆرتر لە یوتیوب بۆ سێرماکە. لە کوردستانەوە یوتیوب خەرجی هەیە، لە دەرەوە یوتیوب و فەیسبوک فەرقی نییە، بۆ ئێمە باشترە کە لە یوتیوبەوە بەرنامەکان ببینن ئەگەر ئەکرێ و ممکنە بێ. هاوڕێ ڕەحمەتەوان فرسەتەوە هەیە تۆ قسەیەک لەسەرەوانە بکەی کە من وتە، بەڵام بە ئەم کۆمنتانەش نیشان بم لەبەرەوەی وەختێکی باشیشماگرت بە بەرنامەکەەوە. هاوڕێ ئەکرەم عەبدوڵڵا ئەڵێ ڕاستە سەرکوت لە ناوچە کورد نشینەکان زیاترە، بەڵام پێتان وانەیە کە ئەندام و لایەنگرانی پەکەکە هەر وەک چۆن پێشتر دەنگیاندا بە ئەردۆغاندا دەنگیان بە ئەردۆغان دام جارە سیاسەتی پەکەکە ئەوە بێت کە خۆپیشاندان دژی ئەردۆغان نەکرێت. من بەش بە حاڵی خۆم باسی معلوماتەکەم لێکدانەوەی خۆم باز ناکەم لەسەر پەکەکە چۆنەکات چیەکە سیاسەتی چۆنە. معلوماتەکان ئەڵێن دەمپارتی لە ڕۆژەکانی یەکەمەوە پەیوەست بووە بەم خۆپیشاندانانەوە لە ئەستەمبول و لە شارەکانی ترکە لە دەرەوەی کوردستانن و ئەوان جەماوەرەکان لە ناو خۆپیشاندانەکانە هەن و بەشدارن. ئەوەی کە لە شارەکانی کوردستانە نەکراوە ئەگەرەکەی زۆرتر بۆەوە ئەگەڕێتەوە کە لە شارە کوردنشینەکانە سەرکوتی خوێناوی ئەنجامە دێتەوەوان و خەڵکیش لە ڕاستیە ئومێدەواری بە جوڵانەوە کە زۆر گەورە نییە بۆیە هاتنە مەیدانیەوە ئەگەری ئەوەی کە لەو شوێنانش بێنە مەیدانی ئەمەی ئەخیران لێکدانەوەی بەڵام ئەوەی پێشووتر کەوتمەوە زانیاریە دەمپارتی پەیوەست بووە بەم خۆپیشاندانانەوە لەگەڵ خۆپیشاندانەکانە لە شارەکانی ئیستەنبول و ئەزمیر و ئەنقەرە و بۆرس و شارەکانی تریش دیار و دەمپارتی لەوێش هەر نفوزی هەیە. من لەسەرم کامنت شتێک بڵم من بە جۆرە هاوڕاییم هەیە لەگەڵ هاوڕێ ئەکرەم ئەویژەوەیە زانیارەکەی تۆ بەجێ خۆی حتمما وایە کە تۆ باسیکە، بەڵام حقیقەتەکەیەوەیە خودی ئەم باسی مفاوەزە پەیامی ئۆجەلان تەسیرێکی سیاسی لەسەر فەزای سیاسی شارەکانی کوردستان بووە، حتاوی بووە کە ئەو لە ئەندازەی پێویستە نەیەنە مەیدان. من نەزانم سەرکوتی تونندە شارەکانی کوردستانی تورکی زیاترە، بەڵام هەرو سەرکوتە تونندە بووە لە 7 ساڵەوە پێشە ئەو خەڵکە هاتنە مەیدان و ناترسان. یا مەسەرەن مقایسەیەکە لەگە شارەکانی کوردستانی ئێران خۆ سەرکوتی جمهوری ئیسلامی زۆر تون و تیشترە، بەڵام ئەبینی مەسەرەن لە جەریانی هەڵسوورانی ئەو ئاخێزە جەماوەریەی دوای قەتڵی مەحسا ئەمینی شارەکانی کوردستانی ئێران بوونە مەیدانی خەواتێکی زۆر قورس و قایم کە تاسیری سەراسەری هینا بوو. یعنی من نەزانم من لەگەڵ مشکلم لەگەڵ زانیارێکی تۆ نییە، بەڵام عاقبەت ئەو چاوەڕوانیەی کە مفاوەزەیەک هەیە کە پەیامێک دراوە کە لەوانەیە دیالۆگێک عاقبەت سەر بگرێ بینی دەوڵەتی مەرکەزی کە دەوڵەتی AKP و دەوڵەت باخچەلیە بتەونێتەوە ئەو حاڵەتە چاوەڕوانیە پاسیفیزمێکی بە نظرم زاڵ کردو بە سەر فەزای سیاسی شارەکانی کوردستانە و من پێم وابێ دەخۆتشم لە قسەکانمە ئەینەن ئەردۆغان بۆیە ئێستا دەستی برد بۆ جەهەپە پێی وابوو یا بە دەرەجەیەکی ژوە پێی وابوو فعلەن دە کارتی کورتەکانی خستۆتە پەراوێزەوە ئەوان زۆر دژی نابن ئەڵان دەم پارتی لە ژێر فشاری
بە قووەتی حرەکەی جەماوەریە لە بەعزە شارێک ئەوەی تۆڵی پەیوەزوە بۆ حرەکەتە جەماوەریە کارە باشیان کردووە، بەڵام لە عینە حاڵا ئەگەر وانە بواە بە نەزەرم مبتەکردترە بوون پێشە کەوتن هەرچی ئەوانش مەجبورن احتیاطاتی خۆیان بکەن لەم ئەوزاعدا. بەڵێ ئەم کۆمنتەش هەیە هی ئاوڕێ مەحموود عوسمانە ئەڵێ لە تورکیا لە هەشتاکانەوە خەریکی بە ئیسلامیکردنی دەستگای سەربازین، بۆیە تا ڕادەیەک دڵنیا بە لە تەدەخولکردنی سەربازی هەموو شتێک واریدە. بەرحاڵ بنیش پێم وایە، بەڵام یەشێک لە کێشەکانەوەی کە باسەکان دەڵێن جێژ موچینە ببێ بە دوو بەشەوە، ڕاستە بە ئیسلامی کرابوو، بەڵام ئیسلامی کرابوو بە گوڵانی دواتر کە ئەو سکودەتایە ڕوویدا بەشێکی زۆری سەربازەکان کە ئیسلامی بوونەوانە تەرەفداری گوڵانبوون ئێستا لە سژان لە زیندانان و لە گولانی کەم لە کارەکانیان دوور خراونەتەوە لە وەزیفەکانیان دوور خراونەتەوە. بەڵام کێشەیەکی ترەوەیە کە ئەکرێم جێشە بە دوو بەشەوە، ینی ئەوە کە یەکێک لە مەترسیەکان لە تورکیایە هەیە ئەوەیە کە ممکنە سوپاش یەک سوپار نەبێت، هەتا ئێستا لە ناو پۆلیسا باسەکەن کە بەشێک لە پۆلیسەکان جۆرێک ئەیانوێ مامەڵەیەکی نەرمونیانتر بکەن لەگەڵ خۆپیشاندەرانە کە ئەمە کاریگەری دائنێ لەسەر، ینی نیشانەیە ئەوەیە کە یەک دەستیەک لە ناودابوون دەستگاکانی دەوڵەتا بوونی نییە. کۆمنتێکی تریش هاتووە ئاورە تابگاڵێ ئایا هیچ ئایا ئێوە وەک حیزبی حکمەتی پەیوەندیتان هەیە لەگەڵ دەمپارتی و حیزبی کۆمونیستی تورکیا؟ ئایا بە بۆچی نییەوە ئەردۆغان و حیزبەکەی بڕوخیان جەهە ببێتە دەسەڵات لەو خراپتر نابێت؟ بەڕای ئێوە دوای ڕوخانی ئەردۆغان کامە حیزبی تورکیا دەبێتە دەسەڵات کە دەمپارتی بێتە دەسەڵاتدار ببێتە دەسەڵاتدار لەوە باشتر دەبێت بارودۆخی ژیانی خەڵک لە ڕووی ئازادی مافەکانی تر؟ بەرحاڵ ئەو باسی دەمپارتی ئەخی تێ نەگەشتم، بە زوازە مەبەستیەوەیە کە ناوڕە تافگاڵێ گەر جەهەبە ببێت لە ئەردۆغان خراپتر نابێت. من چەند لەو بابەتەوە قسەیە بکەم هاوڕشمەڕ؟ بەڵێ فەرموو. ئەوڵەن زۆرم سڵاو هەیە بە هاوڕیان کە مندانن جملە هاوڕە تافگە کاڵان نووسی بووی یەک وەکو پەیوەندی ناحیز بە حکمەتی هیچ پەیوەندێکی یا بە هەر جۆرە بێ لەگەڵ دەمپارتی یا لەگەڵ ئەو ئەحزابی چەپی دیکەی ئەوێنە نییە. بەڵام ئێمە لایەنگری ئەوە نین کە لەم کێشەیە جەهەپە گویا و ئالتەرناتیڤۆی و دەسەڵات بگرێ و ماف و ئازادی بۆ خەڵکە سەرمێنێ خارج لە ئێرادەیە ماڵان کێشە لە بینی ئەم دووباڵەی هەیەت حاکمی بۆژوایی ئەوێدان ئێمە لە قسەکانمانەوتوان لایەنگریەوەین لەم کێشەیەدا باڵی سووەمێک بەرەی ئازادی خواز و بەرابەری خوازێک بێتە مەدان و خۆی بەهێز کە ئەگەر تەواوی دەسەڵاتیشی بەدەست نەبێ بەشێک بێ لە دەسەڵات بۆی بتوانێ لانی بەشێک لەو خواست و ویستانەی لە قوڵای دڵی جەماوەرەیە دای بسەبێنێ بەسەر هەیەت حاکمەکە یا لە تەناسب خۆیان لە نەزەر ئێمەوە جوابی قەتعی و واقعی بەم هەموو ڕووداوانە تاڵانەی لە تورکێژەوە یاقبەت چینی کرێکار و بەرەی ئازادی خواز و بەراوبەری خوازی وەها بێتە مەدان و خۆی ئەم دەسەڵاتە گەندەڵی سەرمایەداریە پاک کاتەوە بە جەهەپەیەوە بگرێ بە ئاکپەیەوە بگرە عاقبەتەوەی پێڵین هێزی و ئالتەرناتیڤی ئازادی خوازی بەرابەری خوازی شوورایی دەسەڵات بگرێت بۆ ئەوەش حتمەرە و چەپانەیە وێنش خەریکن کارەکەن و هیوادارم تیان موفق بن بەڵام ئەوەی لە کوردماوەیە ئەبینرێ وانی ئەڵان ئەوان بڵین لە شەژمانگی ئایندەیە بەرەیەکی وە دێتە مەدان جا لەم بینەدا لەم کێشەی بینی ئەم دووباڵەی بۆژوازیدا یەکەم ئەگەر ئەم ڕەوتی بەرەو ئستبدادی چوونی زیاتری ئەردۆغانی و ئاکپی شکست بخوا ئەمە بۆ خۆی یعنی ڕەوتی حرەکەی ئستبدادی شکستە خوا جا سبێنەگە جەهەپەش لەگەڵ هاوپەیمانەکانی دەسەڵات بگرن بە ئاسانی ناتوانن بکەونەوە سەر ڕەوتی ئستبدادیە کە ئێستا ئۆردۆغان بەدەستی هێناوە فەزایەکە کرێتەوە شەرایطێکە کرێتەوە کە دووبارە بەری چەپ و ئازادی خواز ئیستفادەی لێ بکە دەمپارتی بێتە سەرکار ئایا ئەوزاع باشترە بێ ئەمانە هەموو باڵەکانی جۆراوجۆری بۆژوازی یا سەراسەری تورکیان یا کوردستانن ئێستا و ئالتەرناتیڤ و ئازادی خوازانە نییە کە ئێمەی
بەرەی کرێکار و زەحمەت کێش ئەمانەوێ بەڵام لە تەناسب خۆیانکە مەسەن هەر لەم شرایطەدا دەم پارتیەک حتا لە شارەکانی کوردستان دەسەڵاتی بەدەستابێ مەجبورە لانی کەمی لاکردنەوە لە خواست و ویستی خەڵک بدا بۆ ئەوەی دەسەڵاتی بەدەست بێ بۆ ئەوەی لە قودرەتا بێ بۆ ئەوەی بەرابەر بەو سیستمی متمەرکزی لە مەرکەز ڕابوەستێ بەحاڵ لەم پرۆسەدا بەستەجی بە تەوازن قوایە هەر تەوازن قوایە کۆمەکە بەوەی کۆمەلگان نەفەسێک تازە بکاتەوە دەرەجێ لە ئاواڵەبوونی زیاتر تیاە بێ مەجال بۆ بکرێتەوە کرێکار و زەحمەت کێش و بەرەی چەپ بێتە مەیدان ئەوە بە قازانجا دەنان نا ئالتەرناتیوی ئەوانە ئەو ئالتەرناتیوە نیە کرێکانانی تورکیە بیانەوێ زۆر باشە هاوڕە ڕەحمان من پێشنیارەکەم کە ئەم باسە بگۆڕین بۆ باسی دووەممان بەڵام بەر لەوە من داواکەم لە هاوڕێیان دووبارە هاوڕیانێکە لە دەرەوەی کوردستان لە ڕێگەی فەیسبوکەوە بینەری بەرنمەکانمانن داوایان لەکەم کە لە ڕێگەی یوتیوبەوە بەرنمەکان بینن لینکی یوتیوبەکەم لەسەر فەیسبوک داناوە داواکەم کە بەرنمەکانمان لە ڕێگەی یوتیوبەوە ببینن بۆ ئێمە بە قازانشترە ئەگەر تا سەژنەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن وەختمان زۆر برد لەم باسە بەڵامی هێنا هاوڕە ڕەحمان بەڵام پشینە سەر باسی دووەم ئەویش دنەدانی چینە و هاندانی جەنگی قەومیە لە ورمێ وازانم باسەکە زۆر بەوردی تۆ متابعەت کردووەوە تا لە ڕووی مێژوویشەوە زانیاریت هەیە سەبارەت بەوەی کەوا چی ڕوویدا لە ورمێ پێم خۆشە تۆ فەرموو طبعاً ئەوەی ڕوویدا لە شاری ورمێ لە ئێران ئەڵان نازان 4 ڕۆژ یا 5 ڕۆژ لەوە عەقبەت 2 ڕۆژ دوای نەورۆز بوو یەکەمەوەی ڕۆژی نەورۆز یا ڕۆژێ پێش نەورۆز بۆ بینەر و بیسەرایی کە تاقیبیان نەکردبێ ئەوە بوو کوردەکانی دانیشتووی خودی ورمێ یا دەوروبەر میتینگێکی گەورەی شادی و خۆشیان کرد بە بۆنەی ساڵی تازە و نەورۆزەوە لە مەجموعدا میتینگێک بوو شادی بوو خۆشی بوو تەبریکی ساڵی تازە تیابوو دیارە ڕوتی جۆرا و جۆری تیابوو ڕوتی سیاسی ناسیۆنالیستی کوردیشی تیابوو ئەویست پەرچەمەکەی خۆی و مۆر و نیشانەکەی خۆی نیشانداوە ئەوە جوزی ئەو لایەنە لاوازەی ئەو میتینگە گەورەی خۆشی و شادی بوو کە بەهانە بدا بەدەست ناسیۆنالیستە ئەفراتیە تورکەکانەوە کە ڕۆژی 2 مانگی ساڵی تازە لەوێنە دواتر ئاوا بە تێڵاوە بێنە مەیدان و ئەو حرەکەتە بە تەواوەتی کۆنە پەرستانەیە سازمان بدەن دەرنەتیجە تاوجەی بەو ڕووداوە کە ڕوویدا کاملەن دیارە جمهوری ئیسلامی دەستیتیا بووە یەکێک لە نوێنەرە بە ئێستلاح نوێنەری خەڵکی ورمێ کە تورک زمانە بنیادمێکی بە شدت فاشیستە حتا وەختە لە نێو مەجلیسی شورای ئیسلامیەکەی جمهوری ئیسلامی بووە خودی بەژەی لە مەجلیسەکان قسەکانی ئەویان زۆر پێ قبول نەبوو چونکە هەمیشە و دایم ناسیۆنالیستێکی ئێفراتی تورک یا زۆر ئێفراتی تەرەفداری خودی جمهوری ئیسلامی و خامنەی و ئەوانە بووە یەکێ لە بەڕێوەبەرانی ئەوە بووە بەڕێوەبەرانی کوڕی مەلا حەسەنی بۆ خۆی سەردەستەی دروستکردنی شەڕی کورد و تورک لە ساڵی 1970 زاینی یا 58 ئێرانی لە شاری نەغەدەیا بووە ئەبینن دەست و پەیوەندەکانی دەوڵەتی شاری ورمێ هیچ جمهوری ئیسلامی لە بەڕێوەبەرانی بووە لە بەرابەر ئەو جەش میتینگی شادی و خۆشیەدا ڕۆژی 2 مانگی سەری ساڵی تازەی ئێرانی ئەوە بوو جەماعەتێکی زۆر بە شعاری توندی دژی کورد هەتا دژی فارس وەلای حاڵە بە تێڵاو چۆماغەوە هاتبوونە مەیدان تاعتی نێوێ ورمێ هەر شاری تورکەکانە و کورد بۆ دەرەوە و لەو ناوعە تەبلیغاتیان کرد ئەمە جێگای نیگەرانیە بەڕاستی و ئێمە جوزی وەکو هێزێکی چەپ و کۆمۆنیست ئەڵان ساڵانێکی زۆرە ئەو نیگەرانیە دەرەبڕین کە بەحاڵ لەلایەک ناسیۆنالیستای ئێفراتی یا تا جەریاناتی ناسیۆنالیست چ لە کوردستان چ لە ئازەربایجان یا لە سەراسەری ئێرانە نەکرد لە منتەقەی کوردستان وانە عاقبەت
بەم سیاست و بۆ چوونە ناسیۆنالیستانەی کە بەرزی ئەکەنەوە و ئەم کێشەی قەومیە کە دنەی پێدەن ئەیانەوێ ڕەوتی ڕووداوە سیاسەکان لە کۆمەڵگای ئێرانیشە بەرەو کێشەی قەومی بەرن، بەرەو کێشەی ملی بەرن، بەرەو کێشەی ناسیۆنالیستی بەرن. 25 ساڵ لەوە پێش لەسەرەوەی کەسێک کاریکاتۆرێکی کێشا بوو، کاریکاتۆر یا ئەوەی پیاڵن شوخی کێشا بوو، بە قەولی خەڵکی ئازەربایجان و خەڵکی تەورێز پیاوا بوو تەوهین بە تورک کراوە، بە 100,000 کەس هاتنە مەیدان لە عەلەیهی ئەو وەختە فارسەکان بە قەولی ئەوان شعاریاندا، لە عەلەیهی زمانی فارسی شعاریاندا، حتا دژی جمهوری ئیسلامی بەو معنە نەبوون. ئەمە تاوێ نەتاوێ ئەم ئاسەواری قەڵشتی ملی، قەڵشتی قەومی، قەڵشتی زمانی خۆی نیشانەدان نیگەران کونەندەیە بۆ ئایندەی ئێران. بۆیەکانە هەمیشە و دایم ئێمەی بەرەی چەپ و ئازادی خواز و تومانە عاقبەت بەری ئەم دەمارگێری ملیگەرایانە ناسیۆنالیستی ئەبێ بگیرێ. هەر لەو سەرەوە بۆ بەتایبەت ئێمە دژی تەرحی فێدرالیستی بووین بۆ کۆمەلگای ئێران کە مەسەڵەن هێزە فێدرالیستەکانی کوردستان بەرزەکەنەوە، چونکی ئیتفاقەنەوانیش هەر لەسەرم قەڵشتی ملی و قەومیە خەریکن سەرمایە گوزاریەکەن و ئەم ڕووداوە ئەوە نیشانەدا کە جێگای نیگەرانیە. بەڵام یەک اتفاقی دیکەش کەوت هەر لەو شاری ورمێ ڕۆژی بەعدی هەر لە نێو خەڵکە ئازەری زمانەکە، خەڵکە تورک زمانەکە هاتنە مەیدان دژی ئەو متینگەی ڕۆژی پێشوو کە بە چۆماغ و بە تێڵاو بەدارەوە هاتبوونە مەیدان وتیان نا کورد و تورک بران، ئازەربایجان و کوردستان هاوپەیمانن لەگەڵ یەکتری، دۆستی یەکترین، مشکلێکیان لەگەڵ ئەوەش هەیە، یعنی ئەو جەنبەیە هەیە. ئەوەی تۆ باسەکە تەجروبەیەکەیە، تەجروبەی تاڵەوەیە لە شاری نەغەدەش کە شارێکی تورکنشین و کوردنشینە هەر نزیکی ورمەیە، ساڵی 58 جمهوری ئیسلامی تازە هاتووە سەرکار، مەلا حەسەنی ئیمام جومعەی هەرم شاری ورمەیە لەگەڵ ئەرتەشی ئەو وەختی جمهوری ئیسلامی بە بەهانەی میتینگێکی حیزبی دموکراتی کوردستان کەوانی زۆر بێدیقەتانە بردویانە وەسەتی شاری نەغەدە، ڕێکەوتن بۆ هەفتەیەک شەڕی کورد و تورکیان لە شارێکی وەک نەغەدە دروست کرد. خەڵکانێک کە ساڵیانی زۆر لە نەغەدە یا لە ورمێ بەیەکەوە ژیاون، مشکلیان نەبوو. من بۆ خۆم شەخسەن 3 مانگ ژیانی خوێندەواریم و زانکۆکەم لە شاری ورمێ بووە، 3 مانگ لەو شارە زندگیم کردووە. بەڕاستی لە زانکۆیەوە گرتووە، لە شەقامیەوە گرتووە، لە دوکان و بازاریەوە گرتووە، لە گەڕەکیەوە گرتووە. من بۆ خۆم ماڵم گرتبوو بکرێ لە خانەوادەیەکی تورک زمان بوون، زۆر زۆر محتەرەم، زۆر زۆر ئینسان. ئەو وەختانە هیچ کێشەیەک لەوەی ئایا کێشەی قەومی هەیە، کێشەی زمانەوانی هەیە، کێشەی وجودی نەبووە. بەڵام لە ماوەی ئەم 20 ساڵەدا لەلایەکەوە ناسیۆنالیستای ئەفراتی تورک زمان هاتوونەتە مەیدان بەداخەوە، گۆناستێوەیان هەیە، گویا حزب و دار و دەستەیان هەیە، حتا چونکی تازە هاتوونە بتە مەیدان وڵی لە ئەوزاعەکە دواماون زۆر حتا لەگەڵ ئەفراتی ترن لە جەریاناتی ناسیۆنالیستێکە لە کوردستان هەن، حتا جەریاناتی ناسیۆنالیستی کوردستان بڕێک خۆیان زاهرەن ئەمڕۆییتر نیشانەدەن، ئەو نەخۆیان ئفراتی نیشان نادەن، حتا فدرالیستەکانیان دەنەچێت لەلایەکەوە لە نێو تورک زمانەکان، ئازەری زمانەکان ڕەوتی ناسیۆنالیستی تونداژۆ بە دەرەجەیەک بەوجود هاتووە. ئەم فەزایە دروستەکەن لەلایەک دیکەشەوە لە نێو ناسیۆنالیزمی کوردیشا و فدرالیستچیەکان و ئەوانش خەریکن دنێم کێشادن. مەسەلەن هەر ئەمڕۆ لە شەبەکە ئیجتماعیە بینی ئەبینی ناسیۆنالیستی کورد هاتووە ورمە شاری فقط کوردانە، لەولاوە تورک زمانەکانی ژەڵن ورمە فقط شاری تورکەکانە، لە سوورەتەکەی ماڵن ورمە شاری دانیشتووەکانێتی، دانیشتووەکانی بە تورک زمانەوە، بە کورد زمانەوە، بە فارس زمانەوە، کورە بە لۆر زمان، بە زۆر زمانی دیکە لەو شارەیە خەریکن زندگیکن، شارێکە 4-5 ملیۆن ئینسان خەریکە زندگی تیاکە بە ساڵانێکی زۆر بەیەکەوە ژیاون، ئەم کێشانە نەبوون. ئەوەی لێرەدا جێگای نیگەرانیە عاقبەت ناسیۆنالیزمی دوو تەرەف و بەتایبەت ئێستا ناسیۆنالیزمی ئازەری بە پشتیوانی جمهوری ئیسلامی خەریکن دنەی ئەم ئەوزاعادن و پێویستە ئێمەی بەرەی ئازادی خواست بە توندی لە دژی بین و ئاسەوارەکانی بربەست بکەین و بخێنە پەراوێزە.
بێگومان ئەم باسانە ئەم دابشکاریە قەومیە یاخود قسەکردن لەسەر پرسی نەتەوەی وەکو پرسی زەوی و شەڕی زەوی وزار لەگەڵ لە بینی نەتەوەکانە دروستکردنی ئەم کێشەیە داهاتوێکی زۆر نالەبار چاوەڕێی ئەم ناوچانەکە ینی قابل بەوە نییە بەشێکەوەی کە قسە لەسەر تەرحی دەوڵەتی نەتەوەی یاخود دەوڵەتێک بۆ کورد یاخود فیدرالیزمێک بۆ کورد ئەکرێ و ئەوانە بووە کوردستان وەکو ناوچەیەک نابێت کە خۆی ئەگەر ببێت بە ناوچەیەکی خودمختاریش یا ناوچەیەکی خۆبەڕێوەبەریش حتمما ناسنامەی جۆر بە جۆری تایە یا خۆت پێکاتەی جۆر بە جۆری تایە بەرحاڵ خەڵک بە جۆرە لە جۆرەکان خۆیان بەسەر بە ناسنامەیەکی دیاریکرا و حسابەکەن و ئەمە قبولمان بێ قبولمان نەبێمە حقیقەتێکە و واقعەکە هەیە وەختێک ئەمە لە بەرچاو نەگیرێەوە ناسنامەی ئیتنیکی ببەخشرێ بە خاکووانە هەمیشە تۆ پرۆژەی شەڕ و کوشتاری قەومی لە داهاتووە خەریکی دائەڕێژی و من بەش بە حاڵی خۆ من پێم وایە ئەمەی کە لە ورمیا ڕوویدا ممکنە پێویست بێت کە زەنگێکی ئاگادارکردنەوە بێ بۆ هەموو چەپ و کۆمونیستەکانی ناوچەکە بتایبەت لە ئێرانە بەشێکی زۆر لە خەڵکانێکە سۆشیالیستن چەپن کۆمونیستن لە ئێرانە تەسەوراتێکی زۆر ڕۆشنیان لەسەر داهاتوو هەیە بەڵام من بەش بە حاڵی خۆمەوەی کە چاوەڕوانێکم لە فشارێک و گوشارێکە کە ئەمریکا و غەرب خەریکن لە ئێرانیەکەن و هەڕەشەیەکە لە ناوچەکەیە بوونی هەیە نمونەیە کە ئیسرائیل نیشانی ئەدا بۆی کەوا غەرب بوو ئەمریکا چی بە دروست و بە ئینسانی و بەوها نازانن لە بریەوەی کە لە ڕابردووە بانگەشی مافی مرۆڤ و دیموکراسیەکرا ئەمڕۆ نیشانێ دەن کە چ فاشیزمێک دەتوانێت قبول بکرێت لەلایەن دنیاوە لەلایەن دنیای سەرمایه‌داریەوە هەموو ئەمانە دۆخێکی خوڵقانووە کە ممکنەیەکێک لە مەترسیەکانی ئایندەی ئێران لە حاڵەتی دووڕوخانی جمهوری ئیسلامیشە هەڵتۆقین ئەم جۆرە کێشانە بێ خۆ ئامادەکردن بۆ ئەمە خۆکۆکردنەوە بۆ ئەمە سەفاراییکردن یاخود ڕیزبەستنی سۆشیالیستەکان و کۆمونیستەکان لە بەرامبەر ئەم ڕووداوانەیە پێویستیەکی هەر ئێستاییە بەکار نایە سبەینەکە جەنگی قەومی خوڵقا ئەو دەم باسی ئەوە بکەین لە دژی جەنگی قەومی بین بەکار نایە هەر کاتێک کە ئەم ڕووداوانە یەتە پێشەوە ئەو دەم ئەم هەڵوێستە دەرببڕین ئەگەر ئەمە واقعیەتی ناوچەکەیەوە ئەگەر ئەمە شتێکە کە ئەممکنە ئاوا لە پڕا هەڵبتۆقەوە دەربکەوێ و نازانی لە ئایندە چۆنی بەچلایەکە ئاشتێتەوە ضرورەتی هەیە هەر بە ئیلهام وەرگرتن لەو جوڵانەوە فراوانەی کە تۆ باست کردە ڕۆژی داهاتووە لە ورمێ بەڕێکەوتووە کە شاری ورمێ شاری دانیشتوانەکەیەتی شاری کورد و ئەوانن کە لەوێ دانیشتون بە بەرحاڵ لەوێ ئەژین وە کوردستان و ئازەربایجان دۆستی یەکن دوژمنی یەکبین ئیلهام وەرگرتن لەمە پێویست بەواکە و جوڵانەوانەی کە لانی کەمی پابندبوونیان هەیە بە ئەمنیەت و ئاسایشی کۆمەلگاوە پێکەوە لە دژی ئەم جۆرە ڕووداوانە هەڵوێز دەربڕن ڕۆژگارێک ئەمە باسی سیناریۆ ڕەش لەلایەن مەسوود حکمەتەوە مەطرح کرا تەنانەت قسە لەسەرەوە کرا کە ممکنە بەشێک لەوە ئەترافانەی کە پێیان وایە لایەنگریشان ممکنە بتوانن بەشێک بن لە سیناریۆیەکە شەڕی قەومی نەقەومێت لە کوردستان و لە ئێرانە بەگشتی ئەمڕۆ من پێم وایە کە پێویستەکە بگەڕین بە شوێنەوەی چێیەکە لە بەرامبەر شەڕێک و پێکدادانێکی لەم بابەتە هەڵوێستێکی ئینسانی و زۆر محکەم ئەگرێتە بەر ئەوانە پێکەوە لەسەر سەنەدێک یا لەسەر ڕاگەیاندنێک یا لەسەر محکومکردنێک و دانەکردنێکی ئەم جۆرە هەوڵانە بۆ قەوماندنی شەڕی قەومی کۆ ببنەوە ئەم ڕاگەیاندنەوە ئەم هەڵوێستە بۆ ئایندەی ئێران و کوردستانیش ڕۆڵێکی زۆر گەورابینێ من لەم بابەتەوە چەند شتێک بڵم
بنظرم ئەو خەتەری سناریۆی ڕەشەی کە تۆ باست کرد وایە وەختی ئەم ڕووداوانە ئینسانە بینێ زیاتر نیگەرانە بێ. مثلا من ئاوا بڵم فەرزکەین لە 10 ساڵی ڕابردووە ئێمە خۆشی جەماوەری دەیمانگی 96مان بووە، هیچ ئاسەوارێک لە تەفرەقەی ملی زمانی مەسەبی وجودی نەبوو، یا ئابانی ساڵی 98مان بووە، یا بە تایبەت 3 ساڵ لەوە پێش عامبەرە و 3 ساڵە چینی 2 ساڵ و نیو لەوە پێش ئەو خۆشە جەماوەریەی کە بۆ ماوەی 6-7 دوای قەتڵی ژینا ئەمینی ڕوویدا بەحاڵ اتفاقاً زۆرتر یەکگرتوویماندی هاوبەستگیماندی و دڵخۆشکەر بوو بەش بە حاڵی خۆمان وەکو بەرەی چەپ و ئازادی خواز وەکو کۆمونیزمی کاریگەری کە هەمیشە نیگەرانیمان لە خەتەری سناریۆ ڕەش بوو وتمان ڕەوتی ڕووداوە سیاسەکان لە ئێران بەرەوەوە چێ هاوپشتی هاوبەستگی بەرەی ئازادی خوازی بەرەی بەرابەری خوازی حتا ئەو شعارە گشتیەی کە هەموو کەس خۆی پێوە هەڵەواسێ ژن ژیان ئازادی شعارێکی بێ ئازارە و لە عینە حاڵە هیچ ئاسارێکی لە تەفرەقەی ملی یا مەسەبی یا زمانی ئەوەی تێدا نییە ئەوە کارکردێکی مثبەتی بوو دەر نەتیجە بە دەرەجەیەک ئینسان ئەو ئەرخەیانەی پەیداکرد ئەم خەتەری سناریۆ ڕەشە وجودی نەبێت. ئێستا ڕووداوی وەک ئەمەی لە ورمێ ڕووەدا ئەو هەڵسوڕاویەی کە ناسیۆنالیستای چ ئازەری چ یا کورد چ لەولاوە لە بلوچستان و ئانە پەیدا بێ منیش پێمان بێ مەترسی ئەم سناریۆی ڕەشە زیاترەکە بەتایبەت ئەوزای ئێران لە ئاڵوگۆڕی جددیایە جمهوری ئێسلامی لە ئەو پەڕی زەعیف بوون و لاوازبوونی خۆیاتی بەتایبەت خەتەرێک کە لەسەر تەحولاتی سیاسی ئێران هەیە ئەویش لەلایەکەوە هەرم تەحریمە اقتصادیە زەبەلاحەی کە لەلایەن دەوڵەتی ترامپەوە زیندوو کراوەتەوە بەشێکێتی خەتەری تا شەڕ هەیە خەتەری دەخاڵەتی نظامی ئیسرائیل ئەمریکا بۆ ئێران هەیە ئەوە کۆمەکە کات بەوەی کە بەحاڵ ئەم سناریۆی ڕەشە بە تەوری واقعی زیاتر زەمینەی بۆ دروست بێ ئەوانش ئاگاهانەواکەن باڵە ڕاستەکان باڵەکانی ئۆپۆسیۆنی ڕاستی ئێران لە سەڵتەنەت تەڵەب و مەشروتە خوازیەوە و لە فدرالیستەکانەوە بەقووەتکەن هەر کەس لەسەر ملیگەرایی لەسەر ناسیۆنالیزمەکەی خۆی سەرمایە گوزاری بکە. مەسەڵەن تۆ ئیشارەیەکت کرد 35 ساڵەوە پێشکەم باسی سناریۆی ڕەشەدا مزرا بەڕاستی ئەو وەختە مەسەڵەن هەرم باڵی مەشروتە خواز و ڕەزا پەهلەوی و ئەوانە هیچ ئەو وەختە لەسەر تەواویەتی ئەرزی و ملیگەرایی ئێرانیوانە وەک ئێستا وەک لەم 10 ساڵەیە پێداگیری لەسەر ناکرد نیانەکرد بۆ ئینسان ئومێدی بوو لەگەڵەوانە بڵە بابە ئەگەرتانەوێت شیرازەی جامعەت تێک نەچێ ئەگەر هەرجوو مەرج نەبێ لە گۆڕەکانی ئایندەیە ئەگەر شەڕی قەومی یا مەسەبیەتانەوێت ڕوونەدا دەیوەرن بە پای بەیانەیەکدا بڵێن لە ئاڵو گۆڕە سیاسەکانی ئایندەی ئێرانە لایەنی سیاسی جۆرا و جۆر ئالتەرناتیوی سیاسی جۆراوتر لە فەزایەکی سیاسی شەفافدا هەڵسوڕان بکەن فعالیت کەن هێزی جەماوەری خۆیان کۆ بکەن حولی خۆیان بەرحازی سیاسی بدەن بۆی هەتا لە بگەن بە دەسەڵات بەڵام شەڕی قەومی شەڕی مەسەبی نەخڵقێنن سناریۆی ڕەش نەقەومێنن وەکو باڵکانی لێ نەکەن وەکو ئەسوزانم لیبی لێ نەکەن. بەڵام ئێستا بەشی زۆری ئۆپۆسیۆنی ڕاستی ئێرانی دقیقاً ئەجملە سەڵتەنەت تەڵەب و مەشروتە خوازی گەڕاونەتەوە سەر ملیگەراییەکی تۆخی ئێرانی ناسیۆنالیزمی ئێرانی هەر ئێستا هەڕەشە لە مەسەلەن خەباتێک کە بۆ لابردنی ستەمی نەتەوایەتی لە کوردستانە هەیە جا هەم هێزی بۆرژوایی تەیە هەم هێزی چەپیشی تەیە بەنێوی تەزیە تەڵەب و ئێمە تەرەفداری تەمامیەتی ئەرزیوانە هەرەشە و گۆڕەشەی نەوعی جمهوری ئیسلامی یان نەوعی شای سابقەکەنەوە بۆ سەر خەڵک لەم لاشەوەوە ناسیۆنالیزمی ئازەری ئاواکە فدرالیستی کورد ئاواکە ئەمانە هەموو خەتەرن. من پێما بێت چی زەمانەت دەکا بەری ئەم سناریۆی ڕەشە ژیرێ ڕەوتی شۆڕ جێرانە لە جامعەدا بەهێزتر بێ ئەوەش شتێک نییە غەیرەزەوەی چینی کرێکاری ئێران ئازادی خوازان و بەرابەری خوازانی ئێران هەر ئەو خەباتە جەماوەریانەی کە لەم 10 ساڵەدا هەن مامۆستایانن خانەنشینانن پەرستارەکانن معلمانن زۆر بەشی دیکەی کۆمەلگا ئەو خۆرەشە جەماوەریانەی کاتونە ئەوانە گەر یەکگرتووتر ڕێکخراوتر وشە و هێزە چەپەکانیشن هێزی چەپ و ئازادی خواست بە وشیارەیەکی زیاتر بەرەی
چەپ و ئازادی خواست بەرەی حتا سکۆلاری غیرە قەومی غیرە مەسەبی زیاد بکرێت و حتا تاهودێک بەوە بدرێ بەری سناریۆی ڕەشەگرین ئەمە بەنظرم ئەتوانێت ڕێبازێک بێ ڕێگا چارەیەک بێ بۆ ئەوەی بەری ئەم نیگەرانیانەی ئایندە بگیرێ وەڵبەتە من واقعا شخصن ئومێدەوارم من پێم بێ پۆتانسیێلی ئازادی خوازی و بەرابەری خوازی و چەپگەرایی لە دڵی خەباتی جەماوەری ئێرانەوە لە دڵی چینی کرێکاری ئێرانە بەهێزە قەویە ئەتوانێ خۆی وا بەقووەتکە بەری ئەم سناریۆ ئەگەر ئێوە جمهوری ئیسلامیش کەنار بنێ و سەرنگۆنیکە بەری هەڵسوکەوتی بەرەی ناسیۆنالیستی ئەم بەش یا ئەو بەشی کۆمەلگای ئێران بگرێکە سناریۆیەکی دڵتەزێن و ئاواڕەش بەسەر کۆمەلگادا دانەسەپێنن. ئەم کۆمنتەی هاوڕێ حوسام هاتووە هاوڕێی خۆشەویستمان حوسام لە ئەمریکایە پێما بێ کانەدایە زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێ حوسام ئەڵێ ناسیۆنالیزمی کورد و تورک ئەو دوو کۆمەلگایە بەرەو پاکسازی نەتەوەی لە کوردستان و ئازەربایجانە بن داوا دەکەن دانیشتوانی ئەو مەناتیقە لە یەکجیاکەنەوە و پاچی بکەنەوە تورکیا و دەوڵەتی ئازەربایجان کاری بۆ دەکەن جا ئەلێرەیە من بە پەیوەست بەو باسی کە پێشووتر کردمان لەسەر تورکیا هاوڕێ ڕەحمان بەتەیید ئەم قسەی کە هاوڕێ سامش لێرەیە کردوێتی ئەڵێن یەکێک لەو شتانەی کە ویتسکۆف ئاماژەی پێکردووە کەشتی پۆزەتیڤ لەلایەن ئەردۆغانەوە لە تورکیا دێ ئەوەیە ئەردۆغان ئامادەی نیشان داوە کە بەشدار بێ یاخود بە جۆرێک کار بۆ پرۆژەیە بکە کە ئەمریکا هەیەی بۆ ئێران چ لە حاڵی تەسلیم بوونیە یا لە حاڵی تەسلیم نەبوونیە ئەمە یەکێکە لەو شتانەی کە ئەم قەولە لە ئەردۆغان وەرگیراوە کە لە پرۆژەکانی ئەمریکا و ئیسرائیلە لە بەرامبەر ئێرانە بەشدار بێ و ئەم کارشکە لە ئازەربایجان کراوە بە جۆرێک وەسڵک برێتەوە ڕەب دەکرێتەوە بەم کاری کە تورکیا هەیەی من پێم وایێ ئەگەر لە 35 ساڵ لەمەوە بەر خەتەری سیناریۆی ڕەش لە ئەزمونونەکانی بەڵقان و ئەوانەوە ئەمان بینی و ئەو کات مەسوور حکمە دوتی ئەمەی کە لە ئێران ڕۆدا وەکو بەڵقان وابێ وەختە تەلەڤیزیۆن نێبی کوژێنیتەوە خۆت لەوێ ئەژیت ئەوە ژیانی تۆ ئەبێت و ئەوانە ئەبێ هەر ئێستا مەوزەئی لە بەرامبەرا بگری و مۆقفی لە بەرامبەرا بگری من پێم وایە دۆخی ئێستای جیهان و ناوچەکە زۆر خەتەرناکتر و مەترسیدارترە لەو سەردەمە ئەم دەوڵەتانەی ئەم ناوچانە زۆر فشەڵتر و بێپایەترن لە ڕابردوو جمهوری ئیسلامی زۆر داوە شاوترە لە جاران دۆخی ئابووری کۆمەلگای ئێران زۆر نارەبارترە لەو کاتە و ئەم جۆرە پرۆژانە زۆر باشتر کاری بۆ کراوە و دەوڵەتی وەکو ئیسرائیل و تورکیا و ئەمریکا و ئەمانەش ممکنە لە پشت پرۆژەی لەو بابەتانەوە بن یعنی یەکێک لەو سیناریۆیانەی کە ممکنە ئەمریکا و ئیسرائیل دەستی بۆ برن لە بەرامبەر ئێرانە باسەکە هەر لە ناوبردننی چەکی ئەتۆمی نییە لە ناوبردننی چەکی ئەتۆمی بە ئەوانەی کە باسەکەنەوەوانە لە ڕووی سەربازیەوە ئەگەر یەکە تقریبا مستحیلە یعنی ئەوەی کە بە شەڕ و بە کوشتار و بڵێن بە بۆمبابارانکردن نەک بە کوشتار بە بۆمبابارانکردن پرۆژەکانی ئەتۆمی ئێران پەک بخرێ لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە تقریبا نزیکە مستحیلە لەبەرەوەی و جێگانە لە شوێنی وایە محکەمادانراون و ئەوانە بە هیچ شەشێک ناتوانن متأكد من 100% ئەمە کۆتایی پێدێ تەنها ڕێگایەک بوو کۆتایی هاتنیەوەی کە جمهوری ئیسلامی ئێران تەسلیم ببێ و هەموو چەکەکانی دابنێ بەڵام ئەوەی کە لە بەرامبەر ئەمەیە ئەکرێ ئەگەر جمهوری ئیسلامی ڕازی نەبێ ئەم چەکە ئەتۆمانی تەسلیم بکات و ئەوانە یەکێک لەو سیناریۆنی کە لەبەر دەسایە ئەوەیە ئەحواز بێنە پێشەوە و کار بکەن لە مەناتقەکانی کوردستانە فیدرالچیەکان دنە بدەن و پاڵیان بنێن و هەوڵیان لەگەڵا بن بۆیکەوە شەڕ لەم ناوچانەوە دەست پێ بکە ئازەربایجان ئەم کارە بکەن لە بەلوچستان لە ڕێگەی ئیمارات و لە ڕێگەی دەوڵەتانی خەلیجەوە فرسەت بێن و چەک و تەقەمەنیان لەبەردەسادا بنێن و ئەم کێشەیە دروستکەن ئەمانە ئەو نەخشانن کە لە ئارایان مەترسی سیناریۆی ڕۆژ ئەمڕۆ لە ئێرانە زۆر زیاترە لە 35 ساڵ لەمەوبەر و لە ڕاستیە هێزێکی چەپ و کۆمونیست بە دروستی بێوێ لەم دۆخەیە هەڵوێستێک بنوێنێ لە ڕووی سیاسیەوە خۆی بە خاوەنی کۆمەلگا بکە پێویست بەواکە ئێستا پێشنیاری ئەوە بکە هەر هێزێک لە ئێرانایە
بە جمهوری خوازیەوە بە چەپی میانەیەوە بە چەپی کۆمونیستیەوە بە سۆشیال دیموکراتیەوە بە هەر هێزێکەوە لەو هێزانە بە هەموو ئەو ڕێکراوە جەماوەریانە کارگەریانە خوێنکاریانە ژنانە کە لە ناو ئێرانان لە دەوری پلتفۆرمێک کۆبنەوە بۆ محکومکردنی ئەم هەوڵانەوە ئەمە یەکێک لەو ڕێگانە بێ بۆ بەرگرتن بە سیناریۆ ڕۆژ بە بڕای من ئەوڵن لەسەر کامنتەکەی هاوڕە حسام کاملەن لەگەڵی هاوڕایم وایە دەوڵەتی تورکیە و دەوڵەتی جمهوری ئیسلامی و ئەوانە کولەن کارەکەن بۆ بەرینکردنەوەی ئەو تەفرقەی قەومی و مەسەبی و یا حتا دەخاڵەتی ئەمریکا ئیسرائیلوانش بە تایبەت دەخاڵەتە نظامیەکان ئەینەن پەرادا بەو کێشە قەومی مەسەبیانە و ئەوەی تۆ جەڵانی شارەت پێکرد پەرەگرتنی ئالتەرناتیڤ و سناریۆی ڕەش بۆیە بەتەواوەتی لە دژین ئەوەی کە ئەلئان خەتەری سناریۆی ڕەش ڕەنگە لە چاو 30 ساڵ 35 ساڵەوە پێش زیاتر بووە بەستەجی بەوەی ڕەوتی ڕووداوەکانی ئێران چۆن بڕواتە پێشێ ئەگەر مەسەلەن لە ئایندەیەکی کورتماوەدا هەرەوەی تۆش باسەکەی جمهوری ئیسلامی ئەو شەرت و شروتانەی دەوڵەتی ترامپ و ئەو ئەوزاع قبول نەکا نەچێتە پایسازان احتمالی لێدانی نظامی هەیە و دەخاڵەتی ئیسرائیل و ئەمریکا و ئەجملە تورکیەش من پێم بێ ئەو شتەی کە تۆ بیست و تاڵی ئەردۆغان قەولی ئەوەی دابێ بۆ زەعیفکردنی جمهوری ئیسلامی یا ڕوخانی جمهوری ئیسلامی هاوکاریان بکە کاملەن واقعی دێتە بەرچاو هەر ئەم ڕۆژانە اتفاقاً دوو جار لە قسەکانیا ئەردۆغان باسی هەم تەورێز هەم ورمەی کردووە توێتی تەورێز و ورمێ ئەوانە جزوی شاری تورکنشینن جزوی ئیتر نازانم ئایا وڵاتی تورکیە وتوە بەرحەڵ عاقبەت باسی نەوعێک ئیمپراتۆریەکی گەورەی تورک زمانی و ڕەنگە عوسمانیەکەی خۆی کردبێ کە بڵێ ئەوانەش جزوی ئێمن لەگەڵ ئێمن نازام جزوی دڵی ئێمە هەموو ئەوانە نیشانەدا دەنچە ئەگەر ڕوتی ڕووداوەکە ئاوا بچێت کەماکان بە دەخاڵەتی نظامی ئەمریکا ئیسرائیل ئەوە تورکیەوە بێ بەڵێ منیش پێما بێ خەتەری سناریۆی ڕەش ئیچکار زۆرە چونکە ئەوان ئەوانەوێ ئەو سناریۆی ڕەشیانەوێ ئەوان سەرمایە گوزاری لەسەر ملیگەرایی و لەسەر تەفرەقەی قەومی و مەسەبی و هێزە کۆنە پەرستەکانی ملیگەرا یا مەسەبی گەرا تەقویەت دەکەن و هەر ئێستاش کردویانە هەر ئێستاش ئیسرائیل دەنگۆی ئەوەی هەیە لە بەعزێک لە ئەوڵەن جارەوە بە ئاشکرا لەگەڵ ڕەزا پەهلەوی ارتباطیان هەیە لەگەڵ مەشرەتە خواز و سەڵتەنەت تەڵەب رابطەیان هەیە پارەکە پێش شەڕی حوتی ئۆکتۆبری حەمەس هەرم ڕەزا پەهلەوی هەستا میوانی ڕسمی نەتانیاهو بوو لە ئیسرائیل ئەوان هەیەە قسە هەیە کە لەگەڵ بەعزێک لە ئەحزابی ناسیۆنالیستی کوردیش هەتا رابطە هەیە تورکیش لە فکری ئەوانەدا ئەبێت جمهوری ئیسلامیش هەرە و جۆرەی بە جۆرێک پاڵپشتی پێکاکە و ئەوواکە دەنچە ئەگەر ئەو ڕەوتە بڕواتە پێشێ من بەڵێ و خەتەرە زۆر خەوێ بینم بەڵام فەرزکەین شەڕ نەقەومێ جمهوری ئیسلامی بە دەرەجەیە تەسلیم بێ زەعیفێکی زیاتر بەخۆی ببینێ من پێیان بێ ئەو وەختە ڕەوتێکی خەباتی جەماوەری بە شۆڕش جێرانە ئەتوانێت بێتە مەیدان و ئەوە مەیدانێکە بێ بۆ بەهێزبوونی بەرەی ئازادی خواز و بەرابەری خواز و ئێمەی چەپەکان بە عەمەلی ئەتوانین نیگەران نەبین و ئیجازە نەدەین ئیتر ساحەی سیاسی بێتە ساحەی ڕمبازێنی جەریاناتی قەومی و مەسەبی لە هەر گۆشەیەکی ئێران لە مەرکەزی وەگرتوێتی تا کوردستان تا بلوچستان تا خۆزستان تا ئازەربایجان ینی بەستەجی بەوەیە کام ڕەوتی سیاسی زۆرتر دەچێتە پێش ئەگەر ڕەوتێکی شۆڕە جێرانەیە ئەوەی دوای ئابانی 98 دیمان ئەوەی دوای خۆشانی جەماوەری دوای قەتڵی ژینا ئەمنین دیمان بڕواتە پێشێ من پێ بە خەتەری سناریۆسیا کەمترە بێ بەڵام هەرە بێ بە حسابی بێنی هەرە بێ کارێک بۆ بکەی بۆ پەرزدانەوەی بەڵام ئەگەر ئەو ڕەوتە کۆنە پەرستانەی کاڵعان مەبەستی دەوڵەتی ئەمریکا و ترامپ و ئیسرائیل و ئەردۆغان و ئەوە بێ ئەو قسەیە زۆر ڕاستە خەتەری و سناریۆ ڕەشا هەیە و من پێم وابێ کارێوێ ئەوە ڕاستە پێم وابێ ئێمەی بەرەی ئازادی خواز و بەرابەری خواست هێزە چەپەکان چینی کرێکاری ئێران خەباتکارانی مەیدانی خەباتی جەماوەری
علاری بەقوتکردنی خەباتێکی ڕاستە و خۆخ کە خۆمان تیا دەرگیرین ئەبێ لە عینە حاڵە مەسئولیەتی ئەوە لەشان بگرین بەری ئەو نەوع سناریۆی ڕەشانە بگرین ئەویش بە وشیارکردنەوەی جەماوەر خستنە کەنار و خستنە پەراوێزی ئالتەرناتیوی هەرم هێزە کۆنەپەرستانە بێنەفوسکردنی خودیارم هێزە کۆنەپەرستانی ناسیۆنالیست یا مەسەبی بەڵێ منت بما بێ کارێکی زۆری لە ئێمەی هێز و چەپ و کۆمونیست دەوێ حەول بدەین بۆ بەرپەرزدانەوەی ئاسەواری سناریۆیەکی ڕشکە ئەتوانێت نیگەرانی دروست بکە. زۆر باشە، زۆر چاکە هاوڕێ ڕەحمان، بازانم بە پێویست ئەم باسەشمان پۆشی بچینە سەر باسی ئەخیرمان کە سەبارەت بە ناڕەزایی غەزەیە لە دژی حەماس، ناڕەزایەکانی غەزە لە دژی حەماس. بەڵێ من ئەوەی کە بینرێت لە ڕۆژەکانی ڕابردووە ئەم ناڕەزاییانە بە جۆرە لە جۆرەکان وەک کتوپڕ سەری هەڵدا، دیارە هینی هەیە بڵێن پاشخانی هەیە، ئەمە شتێک نییە لە خۆ هاتبێ، ینی بڵێن کتوپڕ نەهاتووە، بەڵام ئەوەی کە لە بەرچاوە ئەوەی کە ئەبینرێت ئەوەیە کە زۆر فراوانە لە شیمال و لە جنوبی غەزەیە دوو تێڕوانینش سەبارەت بەم مۆزوعە مەطرح کراوە. یەکیشیان ئەو تێڕوانینەیە کە دەی خەڵکی غەزە حەقیانە و ئەمەی کە ئەکرێت یانی شتێکی خۆڕسکە و خەڵکی غەزەیە کە هاتوونەتە پێشەوە ئەوانە و بەواقعی ئەوەی کە لە غەزەیە ڕوویداوانە بە هۆکاری حەماسەوەیە و تر حەماس لە معادلەکە لا چێت و کێشەکە چارەسەرە بێ. تێڕوانینیشی تریژەوەیە کە تەواو ئەمە بە پیلانێک گەزانن کە لەلایەن ئیسرائیل و لەلایەن فتح و لەلایەن هەندێک لایەنی ترەوە کراوە، نەگەوەی کە شتێکی خۆڕسک بێت و خەڵک پێی هەستا بێ، تەواو وەکو پیلانێک ئەبینرێتەوەوانە بە پشتیوانیکردنی هەندێک لە دەوڵەتەکانی ناوچەکە بۆ وەلانانی حەماس بە یەکجاری، لەبەرەوەی حەماس گروپێکی تیرۆریستی نییە، گوایە گروپێکی مقاومەیە، بەڵام مقاومەیەشی کۆنەپەرستانەیە، ینی لە باشترین حاڵەت ئەوانەی کە لە ڕوانگەی چەپەوە ئەمە بینەوەوانە بە حەماس دەڵێن ینی لە خراپترین حاڵەتیانە ئەوەیە کە حەماس مقاومەیە، هێزیی مقاومە، بەڵام مقاومەیەکی کۆنەپەرستانەیە. ئەمە باشترین قسەیەکە لەسەر حەماس بیکەن ئەوانەی کە داکۆشی لە حەماسەکەن یا بە جۆرە لە جۆرەکان چاوپۆشی لە تیرۆریزمی حەماسەکەن. نظری تۆ چییە؟ منیش دیارە قسەم هەیە، بەس پێم خۆشە تۆ دەست پێشکەروی فەرموو. ئەمەی کە ڕوویداوە ئەم ناڕەزایەتی کە ئەم دوو سێ ڕۆژە لە کەرتی غەزە خۆی نیشانەدا، هەروەک توێژوت بێمقەدەمە نییە، سابقەی بووە. هەتا ئێمە گەر با بگەڕێنەوە سەر پێش 7 ئۆکتۆبر، ئەو وەختەی کە غەزە بە تەواوەتی بەدەست حەماس بوو ئیدارەیە کردە، وەختە شەڕێکی ئەوانە بوو، خوارە ئەو وەختەش دیار بوو شێوەی ئیدارە، شێوەی حکوومەتی غەزە موردی عەلاقەی هەموو دانیشتوانی خەڵکی غەزە نیە. هەرە وەختەش ناڕەزایەتیە بینرا، مەواردێک بوو هەرە وەختەش ناڕەزایەتی خۆی نیشانەدا. بەڵام شەڕی 7 ئۆکتۆبر و ئەم کارە ساتانەی کە لە ماوەی ئەم 1 ساڵ و نیو زیاترە فاشیزمی ئیسرائیل دایسەپان اتفاقاً بەری پەرەگرتنی ئەترازاتێکی بەرحەق ڕەوا کە خودی دانیشتوانی غەزە یا حەداقل بەشە لە دانیشتوان، من نەزانم غەزە بڵام حەماس لە نێو خەڵکی غەزەدا واقعاً جێگا و شوێنی جەماوەری بوو. تۆ من ئەجملە جوزیوانم بۆ چوونیان سیاسەتیان کردەوەیان بە ترۆریستی ئەزانن، بەڵام لە عینە حاڵە هێزێکە بە تۆری واقعی لە نێو کەرتی غەزە پێگەی جەماوەری خۆی بوو حەماس و هەیەی بۆیە تا ئێستا دەتوانێت خۆی ڕابگرێت لە بەرابەر ئەو فاشن. بەڵام هەر لەو کەرتی غەزە خوب کۆمەڵانێکی زۆری خەڵکیش بوون، حەماس موردی علاقەی ئەوان نەبوو، سەر بە فتح بوون، سەر بە سازمانی ئازادی خەش فەلەستین و ڕەنگە سەر بە گروپی چەپی حەتانێ و فەلەستینیەکان بن یا حتا بێلایەن لەوان بوو بێتە ناقبت، هیچ کۆمەلگای خۆیەک دەست نییە. هەر ئەو وەختەش ئەو ناڕەزایەتیانە بوون. بەڵام 1 ساڵ و نیوی ڕابردوو و ئەو شەڕ و کوشتار و ترۆریزم و نەسڵ کوشی و پاکسازەیە کە لە غەزە ڕوویدا
هەتا بەرێ و ئەترازاتشی گرت بوو. ئێستا دەورانێک گوزەراوە خودی حەماس شکستی زۆری بەسەرا هاتووە پاشەکشەی پێتەحمیل بووە و ئەمجار کولەن ئەم ئەوزەعی هاتووە دەست ئەوەی پیاڵین ئیسیسالە بەسەر و کۆمەڵگە داسەپاوە دەرنەچە من ئەسەن بە شتێکی غەیرە تەبیعی نازانم ئەم لانیکەم بەشێ لەو خەڵکە لە غەزە هاتوونەتە میدان ناڕەزاتی خۆیان دەرەبڕن بەرابەر بە حەماس من ئەسەن بە پیلانی نابینم وەکو حرەکەتێکی ئاعترازی بەشێ لە دانیشتوانی ئەو کۆمەلگای تەمەشاکەم باحتمالی قوی تحت تاثیری سازمانی الفتح و جریانی محمود عباس و ئەوان ببن دەی خوب سازمانێکی سیاسین لەوێن من و تۆ سیاسەتەکەیمان قبول نییە هەر وەکو سیاسەتی حەماسمان قبول نییە ئێوانی هەڵسوڕانی خۆیان هەیە فعالیتی خۆشیان هەیە لە عینە حاڵە حەماس بەش بە حاڵی خۆی فرسەتێکی دا بە دەوڵەتی فاشیستی ئیسرائیل ئەم نەسڵ کوشیە بکە و ئەم بێدەرەتانیە بەو خەڵکە تەحمیل بکە ئەوەی من لەم دوو ڕۆژە متابعەم کردووە لیان حاڵی بووم تەرجمە کراوەتەوە ئەو خەڵکاڵم بابە ژیانێکمانەوێ ژیانێک نەماوە لێرە حەماس بۆ دەرەوە بە ژیانێ بکەین خۆی هیچ نەماڵ ماوە نە سەرزەوی ماوە نە ژیان ماوە من دانەیەک ئەیوت بابە حەماس بەم کارانەی خۆی کۆمەکی بە داگیرکرد کردو یعنی معلوم بوو دژی ئیسرائیلە معلومە دژی داگیرکەری ئیسرائیل بە نەزانم بە دەرەجەیەک حەقیەتی ڕاستەکە دەنەچە من سێ فاکتۆرە بینم یەکەمەوەیە دوای ئەم شەڕ و کوشتاری 1 ساڵ و نیوە هیچ لەم چوارچەوەی ئەم شەڕەدا وانە بڵین 6 مانگی تر حەماس سەرکەوتن بەدەست دێنێ ئیسرائیل پاشەکشەی پێکرێ جاوەختە ژیان عادیە بێت و خەڵکەکە بینینەوە ڕوونادا بەڵکەوە هەرچی هەیە هەم حەماس خۆی زیاتر تیاچێ هەم خەڵکەکە زیاتر تیاچێ ئەمە فاکتۆرەکە فاکتۆرێکی دیکەش ژیانێک نەماوە خەڵکە عقبە ژیانیانەوێڵن تاکەی شەڕ حەماس تۆ تەرەفێک شەڕەکەی بڕۆ دەرێ و نیشانەشدا ئیداری جامعەکەت پێ ناکرێت من واقعاً پێم باشە لە نەتیجەی ئاعترازی خودی خەڵکی غەزە حەماس بەو جگایە بگەێنن تۆ ئیداری ئێرەت پێ ناکرێت هەر چێکەکەی جزئی ئێرابی لایەنگرانت لێرابێ بەڵام تۆ ئیداری ئێرەت پێ ناکرێت من پێم باشە حکوومەتی حەماس لەوێنە نەمێنێ ئایا ئیسرائیل لەم بینەدا سوی استفادەی لێکا ڕەنگە بیکە ئەبێ حەول بدرێ بەری سوی استفادەکانی دەوڵەتی ئیسرائیل کەم بکرێتەوە من پێم وا بێگەر ڕوتی ڕووداوە کە بڕواتە ئەو جێگایی عاقبەت هەم لە نەتیجەی فشاری نێونەتەوەی هەم فشاری نێوخۆی لەلایەکۆ دەساڵەتی حەماس نەمێنێ و لەلایەکۆ بەربگیرێ بە درێژەی نەسڵکوشی و پاکسازی ئیسرائیل ئەو خەڵکە لە نێو ئەو وڵاتە تێکچووەدا ئاهەک بێتەوە بەریان فکرێک بکەنەوە بۆ عاقبەت دەسەڵاتێک لە دەرونی خۆیانە یا حتا موقتی الفتحێک لەوێنە خۆی سازماندا شەڕ لەسەر خەڵک دوور بکەوێتەوە ژیان ببوژێتەوە بە نەزەرم ئەوە باشترە بە نەفعی ئاوڕە ڕەحمانزایی ئەم باسی کە وەخە هیچ کەسێک ناتوانێت جوڵانەوەیەکی ناڕەزایی لە دژی دۆخێکە حەماسیش بەشدارە لە خوڵقاندنە من ناتوانم بڵێم حەماس بیانووی داوەتە دەست ئیسرائیل بیانووی پێویست نەبوو ئیسرائیل 75 ساڵە فەڵەستینیە کوژێ لە زەفەی غەربی بیانوەکەی چییە لە پێش ڕووداوەکانی غەزە و پەلامارەکەی 7 ئۆکتۆبەر بیانوی چی بوو خەڵک خۆپیشاندانێک دەچوو بۆ دیوارەکان لەو خۆپیشاندانەنی بۆ دیوارەکەی بینی غەزە و ئیسرائیل لە کراوانەکە حەسارمان لەسەر لابن گەمارۆمان لەسەر لابن خنکاین تینومانە برسیمانە دەرمانمان پێویستینمان پێویستە لەو خۆپیشاندانە نێ 300-400 کەسیان کوشتووە ئەمە تەسەڕوفاتی ئیسرائیل بە بڕای من ئیسرائیل پێویستی بەوە نییە پێویستی بە هیچ تەشجیع نییە بۆیکەوە فاشیترین دەسەڵات بێ ئەساسەن ئیسرائیل لەسەر ئەساسی دەوڵەتێکی وەکو دەوڵەتێکی ئەپارتایدیە ئەسەن ئیسرائیل وەکو کیانێک و وەکو ئەوەی کە چوارچێوەیەکە و جغرافیایەکە و ئەوانە بەرحاڵ فەرز بۆ بەسەر بەشەریەتی ئەم عەسرا مەجبوری قبوڵی کرد بەڵام دەوڵەتێکە لەناو ئیسرائیل هەیە دەوڵەتێکە ئەساسەن لە بناغەوە دەوڵەتێکی ڕاسیستیە و دەوڵەتێکی ئەپارتایدیە بێ بگۆڕێ ئەمە ئەو حقیقەتەیەکە بێ لەسەر ئیسرائیل بوترێ ڕەبتی بەوە نییە حەماس بێ هەر کەسێکی تبێەوە ئیسرائیل هیچ کات پێویستی بەوە نەبوو حەماس تەبریر باتە دەست بەڵام ئایا حەماس بەشدار نییە لە مەینەتێکە کە خەڵکی فەڵەستین هەیەە معلومە بەشدارە نەگەو کاتێک کە ئیسرائیل لەوێ ئەو کاتێک کە ئیسرائیلیش لەوێ نییە
ئەو کاتێک کە ئیسرائیلیش پەلامارنایە حەماس هێزێکی تیرۆریزمی ئیسلامیە تیرۆریزمی ئیسلامی ناوی خۆی بە ناوی خۆی وێت ینی هاوڕیانێک هەن لە ناو کۆمونیستەکانە کە پیان وایە ئەگەر وتمان حەماس تیرۆریستەوەمانەی تر بووین بە داکۆچیکار لە غەرب و لەین وانە گوایە لە چوارچێوەی منزوری غەربەوە ئێمە بە ئیسلام ئەڵێن تیرۆریزم وان نییە ئەمە لە چوارچێوەی ماڵەکانی خۆمانەوە لە گەڕەکەکانی خۆمانە ئەگەر دراوسی مزگەوتی هەموو ڕۆژێ مزگەوت پەلامارە دەیە شتێکە پێوە نایڵن هەموو پەلامارێک خەنە سەر ئەگەر بزانن کە ناچی بۆ مزگەوت و نوێژ ناکەی ئەمە تیرۆریزمی ئیسلامی ئەمە حقیقەتێکە و واقعێکە پێویستی بۆنی ئیسرائیل و ئەمریکا پێمان بڵێ جەماعەتی ئیسلامی لە جەزایر 200 کەسیان لادەیەکە کە لە پارچە کرد بە تەور و بە شمشێر پێویستمان بەوە نیە ئەمریکا و ئیسرائیل بێت پێمان بڵێ داعش چێ و چینی و ئەمانە کەسانێک کە پیان وایە هەر کەوتە تیرۆریزمی ئیسلامی داکۆچی لە ئیسرائیل کردووە بە سەختی کەوتونەتە هەڵەوە بەڵام لە بەرامبەرەوە لە ڕاستیە ئەوەی کە لە غەزەیە مشکلەیە کێشەی ئەساسیە تیرۆریزمی ئیسرائیلە ئەوەی کە لە غەزەیە مشکلی ئەساسیە فاشیزمی ئیسرائیلە و هەتا ئەمە کۆتایی پێنێت و ئەوانە بەداخەوەم خۆ پیشاندانانە ئەگەر حەماسیش ناچات کابەوەیکەوە واز لە چەک بێنێت و بڕوا بەجێ بێڵێت غەزە تەسلیمی منەظەمەی تەحریر بکە غەزە هەرەوە شتەی بەسەردێکە زەفەی غەربی بەسەری هاتووە منەظەمەی تەحریر و فەتح و ئەوانە پیشەشیشانە ناوە بە ئیسرائیلەوە بەڵام ئەوانەی ئەو خەڵکەی کە لە ژێردەسی فەتح و منەظەمەی تەحریران زۆر وەزعیان باشتر نەبوو لە غەزەی پێشحەوتی ئۆکتۆبر وەکو غەزەوا بوون بە جۆری لە جۆرەکان ئەوە ئێستا بڵێن جووە هاتووەکان کە لەو ناوچانە شارێکیان دروست کردو ئەوانە پەلاماری عەرزیانە دەن پەلاماری ماڵیانە دەن تاڵانیانەکەن ئەیان کوژن ئازیێتیانە دەرەوەوانە کار بەوە گەیش کە تەنانەت بایدنیش بەو هەموو داکۆشیەوە کە لە ئیسرائیلی کرد عقوبات و یا سزا بخاتە سەر ئەو جوانەکە لەو ناوچانە ئینەکەن بەو ئەندازەیە دڕندن ئەمە واقعەتی ئیسرائیلە بە بڕای من ئەم خۆ پیشاندانانە شتێکی ڕەوای لە پشتەوەیەوە تووڕەیەکی ڕەوای خەڵکی لە پشتەوەی بەڵام ئەو تووڕەیە زۆرتر لەوە چەندێک ڕوو بە حەماسە هێندەش پێویستە ڕوو بە ئیسرائیل بێەوە قسەکردن لەسەرەوەی کە حەماس لەم ناوچەیە دەرچێت کێشەی خەڵکی غەزە کۆتایی پێدەوەوانەوە بڕای من پێڕوانیشی دروست نیە و هەڵسەنگاندیشی دروست من هەرەوە بڵێم و پیان بێ بەرنامەکەشمان بەرەو کۆتاییە ئەوەی کە ئامری ئەسلی ئەم وەزعیەتە لە دژی خەڵکی فەلەستین دەوڵەتی فاشیستی ئیسرائیل هەڵ لە 1948 تا ئێستا پێکاتووە ئەوە ڕەوایە و دروستە ئارەوە باراش قسەمان لەسەر کردووە حتا دەسەڵات بکەوێتە دەست خەوری هەر وەکو بەشی کەرانەی باختەری لە دەکەڵان مححمد عباس وانێ بەڵام فەرقی کەڵان لە کەرانی باختەری لانی کەم هەیە لەگەڵ غەزە ئەو نەسڵ کوژی و ئەو شەڕ و ئەو پاکتاوی قومیە کە ئێستا لە غەزەی لانی کەمە ئەنجارەکانە لە بەیت اللەحم و لەو شارانەی کە مححمد عباس وانی لێ نین خودی ئەوە ئەو ئەوزاع ئارام بێتەوە باشترە بەڵام دەوڵەتی ئیسرائیل بۆی بچێتە پێشێ و ئیسرائیلی گەورەکەی بوێ دروستکە معلومە ئەم شەڕا جێزێتەوە بۆ منتەقەکەی مححمد عباس وانیش ئەوە قسەی تیانە لەو بابەتەوە من قسەکەمەوەیە قەزیای فەلەستین کە ساڵی 93 بە قەراردادی ئۆسلۆ بەرەوە ئەوە چوو یاسر عەرەفات ئەسحاق ڕابین ڕێگایەکی بۆ بینەوە بە کەمپرۆمایزمێک بە سازشێ بگەن عاقبەت وەکو ئێستا ئیرلەندی لەبەیتر ئەوە ئیرلند عاقبەت حل بمعنایەک حلکرا بە تەوری واقعی لەلایەکەوە دەوڵەتی ئیفراتی ئیسرائیل کە لە ساڵی 95 هەرم نەتانیاهوو هاتووە سەرکار وەلایەکی دیکەشەوە کارکردی حەماس و جەهاد یعنی ئەفراتیەکانی دوو تەرەف هەردووکیان لە دژی قەراردادی ئۆسلۆ بوون هەردووکیان لە دژی دوو دەوڵەت بوون ئەخر حەماس و جەهادیش لە دژی پرۆژە و پلاتفۆرمی دوو دەوڵەت لە کەناری یەکەن هەر وەک چۆن نەتانیاهوو دەوڵەتەکەی و ڕاستە ئیفراتیەکان و فاشیستەکانی ئیسرائیلیش لە دژیان یعنی بۆ معنایە کارکردی حەماس جەهاد لەو ڕۆژەوە بەوجودات و زەڕەیەک کۆمەکی بە مافخوازی خەڵکی فەلەستین نەکردووە حتا خۆش بەڵگە هەیە مەدرەک هەیە خودی دەوڵەتی ئیسرائیل
کۆمەکی کرد حەماس دروست بێ شکڵ بگرێ لە بەرابەر سازمانی ئازادی بەخشی فەلەستین و یاسەر عەرافات و ئەو ڕەوتەدا پەرەی پێدان 4-5 ساڵەوە پێش حوتی ئۆکتۆبر هەرم نەتەنیاهوی فاشیست لە کنێست لە پارلەمانەکەی ئیسرائیل قسەی کرد توی ئەگەر کە لە نێو ئێمەدا کەسانێک بیانەوێ ئێمە هەر کێشەی خۆمان بەرینە پێشێ و سوزانم بە پلتفۆرمەکانی خۆمان بگەین بە سیاستەکانی خۆمان بگەین ئەبێ پێی خۆش بێ حەماس لە غەزە بێ پێی خۆش بێ حەماس بەهێز بێ ئەنی من بەوە کۆتایی دێنم ئیسرائیل هەر جێ شوێنێکی فاشیستی بووە لە دزی مافی خەڵکی فەلەستین و لە منتەقەکە چه ئاسەوارێکی خراپی لە ئێستا و لە داهاتووشە نیشانەدا بەجێی خۆی هاوکا لەگەڵ ئەو جەریاناتی ئیسلامی تەرۆریستی وەک حەماس و جەهادیش کارکردیان سیاستیان زەڕێک بە قازانجی خەڵکی فەلەستین نەبووە ئەسەن ئامۆزشیان ئستراتێژیان سیاستیان ترۆریست پەروەرداکە هەر وەک چۆن هیتلێر عاقبەت بەو سیاست و ئستراتێژی و فاشیزم و نازیزم و ترۆریزمی پەروەرداکرد هەر وەک چۆن نەتانیاهو پەروەردەیەکە ینی ئەمە لە بۆچوونەکانیان لە سیاستەکانیان لە کارکردیانە خۆی نیشانەدا دەنەچاگەر لە غەزە و لە فەلەستین هەم لەلایەکۆ دەستی ئیسرائیل کۆتا پێبێنرێت جا لە ژێر فشاری نێونەتەوەیایە نێوخۆیایە هەرچیەک ئەزانم بڕێک قورسە سەختە و لەلایەکی دیکەوە دەسەڵات و حکوومەت و نفوزی حەماس و جەهاتیش کۆتایی پێبێ بە نەزەرم ئەوە کرانەوەی دەواازەیەکی ئومێدی گەورەترە بۆ خودی دانیشتوانی غەزە و خەڵکی فەلەستین زۆر باشە هاوڕە ڕەحمان وازانم بوو بە سەعات و نیوێک بڕیانمان نابووکەوەنە زیاتر هیچ کاتێک نەیەڵین درێژ بێتەوە بەڵام با باسەکانی ئەم هەفتەیەمان زۆر بوون هەموو هەفتەیەک پێمان وایە توانین وەختێکی کەمتر دابنین و باسەکان لە وەختێکی کەمترە تەواوکەین بەش و دایم قەرزارەمێنینەوە بەرحاڵ دەستت خۆش بێ زۆر سپاسی سەرجەم هاوڕێیانەکەن کە تا ئێستا بینەرمان بوون بۆ مێدەی بتوانن لینکی بەرنامەکە لەلایەن خوانەوە بڵاو بکەنەوە تا بینەرێکی زۆرترمان هەبێ گەر تا ئێستاژنتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب لایک و سەبسکرایب بکەن و لەمە دواش زۆرتر لە یوتیوبەوە بینەربان بن تاکو فەیسبوک ئەو ڕاستیش بزانن کە لایڤەکانی فەیسبوک کۆتایی پێدێ لە پاش مانگێک ئەسڕێتەوە لەبەرەوە تەنها بەرنامەکانمان لە یوتیوبە جێگەی متمانەیە وەگەری ئەوە هەیە لە ماوەیەکی کورتە بەرنامەکانمانتر لە ڕێگەی فەیسبوکەوە بڵاو نەکەینەوە تەنها لە ڕێگەی یوتیوبەوە پەخش بکەین چونکە متمانەی نییە فەیسبوک و لایفانە هیچی نامێنێتەوە هەر اعتیماد بکەینە سەر یوتیوب باشترە بەرحاڵ زۆر سپاس هاوڕە ڕەحمان ئەم هەفتەیەشتا هەفتەیەشی تر بە ئومێدەوەی لە باسی کەمێک کەم دەردی سەرتر و چەند باسی پڕئومێدترە قسە و باسمان ببێت و گفتوگۆ بکەین زۆر سپاسی تۆ بینەران و بیسەران و ئەو هاوڕێیانەش کە کامنتیاندانە زۆر چاکە بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە دێنە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەمان تا هەفتەی داهاتوو تا یەکتر دیتنەوەیشی تر سەرجەم ئێوە بە شادی و کامەرانی ئەسپێرم هەر بژێ